بەڕێزان لەرکن سڵاتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکتر بە دیدارتان شاد دەبم. پرۆگرامی ئەم جارەمان مژارەکەی تایبەتە بە کشتتوکاڵ و بە تایبەتی گەنم و بنەتۆ. ڕاستی هەتاوەکو بڵێ دنیایەکی ئالۆزە، هەتاوەکو بڵێ دنیایەکە لەگەڵ پێ بە پێگەشەکردنی زانستی بەرەمێنانی خۆراکدا ئەم بوارەش بەردەوام پێویستی بە ئەپدەیت بوونەوە هەیە. بەڵام بەداخەوە ئاستی ڕێنمایەکان و گەشەپێدان و بەرزکردنەوەی وشیاری و ڕۆشنبیری کشتتوکاڵی جوتیارانی ئێمە لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاوەکو ئێستا لە ئاستی پێویستدا نییە. ڕاستی ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە بەشێکی زۆری ئەو دراسانەی کە پەیوەندی بە گەشەکردنی ئایەوە هەیە باز لەواکەن کە ئایندەیەکی گەشت چاوەڕێی مرۆڤایەتی ناکات، لەبەرەوەی کە چەندە سوود بە مرۆڤایەتی ئەگەیەنێ ئەوەندەش چاوچنۆکی و سروشت و پێکاتەی دنیای سەرمایه‌داری واکا کە مرۆڤایەتی لە پەل و پۆخات. بەڵام بوارێک کە ئەگەری ئەوەی هەیە کە بتوانێت بە هانایی مرۆڤایەتیەوە بچێ، ئەویش دنیای کشتتوکاڵە و بەرهەمە کشتتوکاڵیەکانە. لەم لایەنەوە هەموو ئەوەی کە پێویستە خوای گەورە بە جوگرافیاکەی ئێمە و بە کوردی بەخشیوە. بەڵام بەشێکی گەورەی گرفتەکەی ئێمە لە دنیای کشتتوکاڵدا ڕاستی بە شێوەیەکی زانستی نەمانتوانیوە تا ئێستا زەیوزارەکانمان ڕێک بخەین و کشتتوکاڵ بە ئاقارێکی زانستی تەکنەلۆجیدا بەرین. ئێمە هەر لە خاکەکەمانەوە کە لە دوای یاسای ڕێخستنی زەیوزاری عەبدولکەریم قاسمەوە کراوە بە پارچەی بچووک بچووک تاوەکو دەگا بە کێشەکانی ئەمڕۆ لە بنەتۆدا کە ئەمڕۆ من شڕیەکەمەوە هەمووی کێشەمان هەیە، لە ئاودێریدا کێشەمان هەیە. واتە هەرگیز لە دید و لە سروشتی هیچ کام لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەکو وەزارەتێکی سیادی گەورە و کارا و کاریگەر سەیری وەزارەتی کشتتوکاڵ نەکراوەکە بودجەیەکی پێویستی باشی لەبەردەستا بێ و دەستکراوەی بکبەوەی لەگەڵ کۆمپانیا ڕاوێژکاریە گەورەکانی دنیادا هاوەهەنگی بکات. ئێستا لە هەرێمی کوردستاندا ئەمە جەوهەری کێشەکەیە. سەدان جۆری جیاواز و چەشنی جیاواز و سنفی جیاواز بنەتۆ لە هەرێمی کوردستاندایە کە ئەمە سەری لە جوتیاران تێکداوە. ڕاستی لە ساڵەکانی ڕابردوودا لە بەرنامەی لەگەڵ ڕەنجدا من سەردانی مەیدانی شمە بوو بۆ گەرمیان و بۆ کوێستان. ئەمان بینی گەنمی کوێستانی لە گەرمیانەکرا، گەنمی گەرمیانی لە کوێستانەکرا، ئەو بنەتۆوانەی کە پێویستی بە بارانێکی کەم هەیە لە ناوچەیەکی وشکەڵانی گەرمیانەکرا. سەدان جۆر کێشەی جیاوازە بوو. خۆشبەختانە ئەمڕۆ لەم بەرنامەدا دوو پرۆفیسۆر و دکتۆر لێرەن جگە لە نوێنەری وەزارەت و جوتیارە بازمونە خۆشەویستەکانی کوردستان هیوادارم بتوانین بەرچاوڕوونیەکی زیاتر لە دەرفەتێکی کەمە وەکو کۆرسێکی خێرا زانیاریەکی زۆر بین بە جوتیارانی کورد، چونکە ئەلحەمدولیلاوە باران و ڕەحمەت ڕووی کردوتە کوردستان و تر دوای پەڵا کاتی تۆکردنە. بۆ ئەوی ئەو هەڵا باوانەی کە لە دنیای کشتتوکاڵکردنی کوردستان ئاکرێ ئەم جارە نەکرێتەوە. بەخێربێن هاتن سەر چاوم. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. جوتیارانی بەڕێز لە پانتایی هەموو کوردستانەوە لە هەر شوێنەکەەوە هاتوون بەخێراتن سەر چاوەکانم. خوێنکارانی خۆشەویست، قوتابیانی خۆشەویستی زانکۆ ئێوەش با سەیرم راپۆرتە بکەین و دەسەکەین بە گفتوگۆکەمان. فەرموون. ئەم گوڵە گەنمانە لە شاری نۆرێج لە بەریتانیا چاندراون. تخمی کۆن و مێژووی جۆرەکانی گەنمی ئێستان و لەلایەن ناوەندی لێکۆڵینەوەی جۆن ئینێنس، یەکێک لە گرنگترین ناوەندەکانی جیهان بۆ لێکۆڵینەوە لەسەر ڕووەک لێکۆڵینەوەیان لەسەر دەکرێت. ڕەنگە ئەمانە زۆر جیاواز بن لە گەنمی ئێستا، بەڵام وەک توخمی کۆنی گەنمن، داپیرەی گەنمی ئێستان. ئەم گەنمە دەتوانێت زۆر باشتر بێت بۆ ڕیخۆڵەکانمان لەبەرەوەی ئاسانتر و لەسەر خۆ هەرز دەکرێت و گلوکۆزی کەمتر لە ڕێگەکان دروست دەکات، کەواتە زۆر باشترە بۆ نەخۆشیەکانی وەک شەکرە. بەپێی لێکۆڵینەوە مێژوویەکان گەنمی ڕەسەن 9000 تاوەکو 10000 ساڵ لەمەوبەر لە نزیک چیای قەرچداخ لە باکووری کوردستانی ئێستا چێندراوە. زانایان DNA گەنمی ڕەسەنیان جا کردوێتەوە و لێکۆڵینەوەی لەسەر دەکەن بۆ ئەوەی تواناکان و تایبەتمەندیەکانی ئاشکرا بکەن.
ئەم جۆرانە نیشاستەی زۆرتریشیان تێدایە کە دەکرێت بۆ تەندروستی مرۆڤ باشتر بێت. لایەنی گرنگ ئەوەیە کە ئێمە پێویستیمان بە گەرمی زیاترە لە داهاتوودا. پێشبینی کراوە تاوەکو 2050 بە ڕێژەی 130 تاوەکو 150 پێویستمان بە گەرمی زیاترە لەوەی ئێستا کە بەرهەم دێت بۆ ئەوەی بتوانین خواست بۆ گەرم دابین بکەین. لە ناوەندی لێکۆڵینەوەی جۆن ئیننس 30,000 نمونەی گەنم لە سەرانسەری جیهان کوکراوەتەوە و لە پلەی گەرمی زۆر سارد بە وریاییەوە هەڵگیراون. ئێستا ئێمە تێگەیشتنی باشترمان هەیە لە ژیناتی گەنم. باشتر دەزانین خەڵک لە ناوچەکانی دیکەی جیهان چ زۆرە گەنمێک و لە چ توخمێک بەکاردەهێنن. بەپێی لێکۆڵینەوەکان یەک لەسەر 5 ئەو کالۆریەی خەڵک لە جیهاندا بەکاری دەهێنن لە خواردنی گەنم و بەرهەمەکانی دیکەی سەرچاوی گرتووە. بەڵام گەنمی ئێستا هەمە جۆری خۆی لە دەستاوە و زانایان مەبەستیانە هەمەڕەنگی بۆ گەنم بگەڕێننەوە. بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوان لەبێت هەندێک کێشەی تریش ڕوبەڕووی جوتیارانی کوردستانە بێتەوە جگەلەوەی دەستان خۆش بێت راپۆرتەکە ئەگەرچی خێرا بوو بەڵام دەستی بر بۆ کۆمەڵە زانیاری گرنگ هیوادارم کۆمەکی بە فکری ئێمە کردبێت. ئەمساڵ عێراق وەکو جاران گەنمی جوتیاران وەرناگرێت هاتۆتە سەر نیوە لە 700,000 تۆنەوە ئەبێ بە 350,000 تۆن بۆ کوردستان هەڵبەتە. وەکو لە پێشەکێکە ماوتم بازار پڕە لە بنەتۆوی جۆرا و جۆر کە سەرچاوەکانیان وەکو پێویست نازانرێت و بەشێکی زۆری بەرهەمی گەنم تاوەکو ئێستا لە کوردستان زیاتر بۆ ئاردا نەک گەنمی زبر لە کاتێکە خەڵکی کوردستان لە راپۆرتەکەی هاتیایە بوو کە یەکێک لە دێرینترین میلەتان و نەتەوەی سەر زەویەکە گەنمی وەکو خۆراکی سەرەکی بەکارهێناوە و گەنم بەس بە تەنیا ئێستا چۆتە ناو پیشەسازی خۆراکی جۆرا و جۆرەوە چۆتە ناو دنیای فاسفودەوە و بە تەنیا بەس ئارد نییە. بەڵام بەرهەمەکانی تر بەشی پێداویستی ناوخۆ بەرهەم ناهێنرێت واتە ئەمساڵ قەیرانێکی تر دروستە بێ ئەویش ئەوەیەکە بەشێکی زۆری بنەتەوەکانمان زیاتر بۆ ئاردا. سەرەتا لەسەر ئەو قسانەی کە من کردم لەسەر گرنگی دنیای کشت و کاڵ وەکو پرۆفیسۆرێک وەکو تۆژەرێک چ تێبینیەکەت هەیە کۆک بووی لەگەڵ ئەو قسانەی کە کردم تەنیا بەدیلێکە بۆ بەها ناوە چوونی ئەمە نەک ئەو قسە تەقلیدیەکە بەدیلی نەوتە بەدیلی زۆر شتی تریشە لایەن دەدا. ڕاستە چونکە ینی استراتیژی وڵاتان ئەبێ دیاری بکرێ یەکەم شت بە ئاسایشی خۆراکی و ئاسایشی نەتەوەی. ئەم بابەتە ڕبتێکی سەرەکی هەیە بە ئاسایشی نەتەوەی و ئاسایشی خۆراکی ئێمەوە و ئەو چەند پوینتش کە جەنابەت باست کرد یعنی ئەو کێشانەی کە هەیە لەسەر ئەوە گشتگیرە یعنی یەک لایەن نییە لایەنێکیان وەکو جەنابەت ئاماژەت پێ ئەگەڕێتەوە بۆ بابەتی موڵکیەت یعنی موڵکیەتی زەویزار کە کێشەیە یعنی وای کردووە جوتیاری بچوو کردوێتەوە ئەمێکێکە لە هەر کێشە ئیداریەکانی بەرهەمهێنان و بەروبوومە بەدایبەتی ئەو بەرومانی کە پێویستی بە ڕوبەرێکی زۆر ئەمری واقع جەنابی پرۆفیسۆر لە کوردستان تەنانەت ئێمە توانی ومانە بەو جۆرەش ئەو دۆنمانەی کە لە بەردەستی جوتیارانی کووردا بە شێوەیەکی زانستی ئیداری بین نەخێر بە تەواوەتی نەمانتوانیەوە چونکە بە بەردەوام کێشە هەیە بەڵام ئەبێت تۆ ڕوبەڕووی ببیتەوە بەڵام بە چۆن بە پلانێکی داڕێژراو یعنی ئێستا هەوڵ هەیە کار زۆر کراوە لەلایەن وەزارەتەوە لەلایەن حکوومەتەوە بەڵام ئاڕاستە نەکراوە چونکە ئەگەر ئێمە کێشەیەکمان هەبێ ئەبێ جارێ بزانین کێشەکە بەرەوچی ئەڕوا و پلانێکی استراتیژیمان هەبێ ئێستا بنمونە کێشەی وڵاتی ئێمە چیە کەمی بەرهەمە لەلایەکی تر کێشەی ئاوهەوایە ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە چونکە وڵاتی ئێمە ینی عێراق و بەتایبەتی کوردستان یەکێکە لەو 5 شوێنەی لە عالەمە کە زۆرترین کاریگەری کەشوهەوای ئەبێ لەسەری یعنی ئەمە یەکێکە لە کێشەکان کە بەتایبەتی ڕوبەڕووی ئێمە ئەبێتەوە لەوانەیە بۆ هەندێک بارگۆڕانێکی کەشوهەوا کەواتە ئەبێ بە توێژینەوە وەڵامی جوتیارانی کورد بیرێتەوە کە بۆ نمونە چۆن بەرهەمەکەی زیاب بکە چۆن بنەتۆ هەڵببژێرێ لێرە بەشێکی زۆری هەز ناکەی هەڕەمەکیە لە وڵاتی ئێمەدا لە هیچ تۆ لە بەریتانیا بووی لە هیچ شوێنێکی دنیا هەیە بەبێ دراسا چەندین جۆری
بنەتۆ هەبێ لە ناو بازار ڕابتوانی دەستە بکەوێ وەکو وتم گەرمی گەرمیانی لە کوێستان بکرێ کوێستان لە گەرمیان بکرێ و بەپێی حاصڵاتی ساڵ بنەتۆ هەڵبگریتەوە ئەمە ئەم ساڵ بەرهەمی کەم بووە ئیتر ئەم گەنمە ڕەفز بکرێت لە کاتێکا ڕەنگە هینی جەنەتیکی گەنمەکە نەبێ هی کەشوهەوا بێ هۆکاری لاوەکی تر بێ خۆی لە ڕاستیە لە هیچ شوێنێک ئەوە نییە کە خەڵک جوتیار لە بازار ڕابچێگەنم وەربگرێ و بیچێنێ ینی ئەوەی کە ئێستا جوتیار چێنەرە ینی بەرەمهێنەرە خۆ هەموو شتەکان لەسەر شانی ئەو نییە پێویستە لایەنی تر ئەم بنەتەوەی بۆ دابین بکات لایەنی تر ئەگەر ینی نییە ڕاستەوخۆ تۆوێک بۆ نمونە لە وڵاتێکی تر بهێنیت و یەکسەر لێرە لە بازار بڵاویکەیتەوە نەخێر ئەبێ بە کۆمەڵێک فلتەرا بڕوە بچێتە سنتەری توێژینەوەکان لێرە دیراسی بکرێت چەند ساڵێک دراسی بکرێ اینجا دوایی بڕیاری لەسەر بدرێ ئەمە لە لایەکی تریشەوە بەداخەوە من لەگەڵ جەماعەتی برادەرانی توێژینەوە زۆر جار ئەو شتم باس کردووە هەوڵیان زۆرە کار زۆر ئەکەن بەڵام لە یەک بازنەی داخراوە ئەسوڕێنەوە چونکە ئەوانەی کە لە دەرەوە ئەیهێنن لەگەڵ ئەوەی خۆمانە لەگەڵ ئەوانی کە هەیە ینی بەراوردیەکەن کامیان باشتر بوو ئەگەر باشتر بۆ لێ یەڵە ئەوە بەکاربێنە ئاستی زانخوازی واتە معریفی ئەکادیمی لە کوردستان هەیە کە ئێمە لە وڵاتێکەوە لە بریەوەی بەس شانازی بکەین کە وەکو حکوومەت ئەڵێ گەیشتونەتە ئاستی خۆژێنی لە گەنمدا ببین بە نێردەرێکی باشی گەنم بڵێ لە پێشە تەبەن ئەو خۆژێنی کە هەمانە من هەر تێبینیم هەیە لەسەری چونکە معلوماتێک بدەم بە بەڕێستان لە ماوەی 50 بۆ 6 ساڵی ڕابردووە توانراوە لەوانەیە بڵێن بەرهەمی گەنم یا دانەوێڵە بە شێوازی گشتی دوو هێندەی لێ بکرێت بەڵام ئەوەمان لەبیر بێت لە 50 ساڵی ڕابردووە هەتاکو ئێستا ژماری دانیشتوان حەوت ئەوە نەزیادی کردووە چونکە ئەمەش هەر کێشەیە ئەمە خاڵێکی تریماڵێکی مجرڕەت لەگەڵ ژمارەکان بڵێ چونکە ئەمەی کە ئەیکەین چارەسەرێکی کاتیە ناتوانین ئێمە بۆ داهاتوو بڵین چارەسەرمان کردو بۆ 50 ساڵی ئایندا خاڵێکی تریش ئەو خۆژێنەی کە هەیە بە دەرەنجامی بەرەمهێنانی ئەو دانەوێڵەی کە هەیە ئێستا خۆشبەختانە پار لە عێراقا ئەوەی بزانم نزیکەی 5 ملیۆن تن گەنم بەرەم هاتووە بەڵام کێشە گەورەکە ئەوەیە بۆ بەرهێمێنانی ئەو 5 ملیۆن تەنە نیوەی زەوی کشتتوکاڵی بەکار هاتووە یخۆ ئێمە هەر گەنممان نیە هەردانەوێڵەمانی ئەیشتی ترمان هەیە لەبەرەوە ئەمەش هەر نابێتە ئەوەی کە ئێمە لە سەدا ئەتیمای پێ بەسین ئەمە هەنگاوی یەکەمە باشە بەڵام ئەبێ وەکو وتم ئەبێ دووربین ئێمە بیری لێ بکەینەوە و هەر یەکەش بە پێی اختصاصی خۆی بە پێی توانای خۆی بیخینە خزمەتی ئەم پرۆسەیە چونکە هەمومان یەک هەدەفمانەیە لە کۆتایە ئەبێ بڵین بۆ نمونە لە 50 ساڵی ئایندەیە ئێمە بتوانین خواردنی بۆ نمونە دوو ئەوەنی ئەم دانیشتوانی کە هەمانە بتوانین بەلانی کەمەوەی دوو ئەوەنە بەرهەم بهێنین گەرنتی ئەوە بکەین ئێستا بینەرانی بەڕێز لەوانەیە گەنجێک سەیری ئەم بەرنامەی من بکاوا بزانێ بڵێ چەند هەزار جوتیارێک لە کوردستان هەیە وا بزانێ ئەم بەرنامەیە بەس پەیوەندی بەوانەوە هەیە نا ئەوان ڕاستە هەموو کەسێک بزنس و کار و کاسپی بۆ خۆیەکە بەڵام ڕاستیت پێ بڵم ئەوان بزنسەکان لە GDP لە ناتیجی قەومیدا ئەوان وەکو باوکی ئابووری هەژمارەکرێن لە کوردستان داواتە دەغڵودانەکەی ئەوان بەسی خۆیان نییە بەرهەمی ئەم نەتەوەیە بۆیە ئەمەوێ لە دکتۆر بپرسم ئەو راپۆرتەی ڕووداوت بینی لە بانکی زانیاری وڵاتانی دەوروبەر تۆوی بنەتۆوی هەزاران ساڵی ئێمە هەڵگیراوە ئێمە ئەو وەزعە تۆ لێی ڕازیت خاوەنی ئەو باوانە بیت خاوەنی ئەو ڕابردووە بیت خاوەنی ئەو گەشانەوە بیت خاوەنی یەکەم گوندی کشتتوکاڵی بی خاوەنی یەکەم گوندی نیشتە جێبوون بی خاوەنی یەکەم بەرهەمێنان و ڕامکردنی و کۆکردنەوەی بنەتۆبی تازە شانازی بکەی بۆی وەڵام من لە ئاردا گەیشتومەتە خاوەنی خۆژێنی پێدوانی ئەمە سەقفێکی داواکاری زۆر کەمە بدڵنیایەوە کاگرانس ئێمە لە ئەزەلەوە گەنممان هەبووە باڵەن منطقەی کوردستان لە دێر زەمانەوە گەنممان هەبوون گەنممان ناسیوە ئێمە ینی زۆر لە دواوی خەڵچنێک ئەگەڵ شانازی بە گەنمەوەی خۆمان نەکەین باوانی گەنمەکان هەمومان تاکو ئێستاش بە شێوەژی سروشتی لە دەست و شاخ و دۆڵەکانی کوردستان ساڵانە خۆی دەژێتەوە خۆی گەشە دەکات و بەرهەممانە هەیە یعنی ئەیسە گەنمی وامان هەیە کە دەستکاری نەکراوە باوانی گەنمە لە دێر زەمانەوە خۆی ئەڕوێتەوە لە جێی خۆیان لەو گەنمە باشترە کە کۆمپانیاکان هاوردەکەن مەسلەی باشتر کاگران گونجاوترە بۆ ئاو هەواییێرە بەدڵنیاییەوە خۆی چەندین ساڵە خۆی لەگەڵ کەشوهەوای کوردستان گونجاندووە
چەندین با بڵێن زروفی سەختی بینیوە تاکو گەیشتۆتە ئەو ڕۆژە بۆ مەسلەی بابرێن بەرەنگاربوونەوەی کەشوها نازێژیرەکان باشترین بەرگری هەیە بۆی ئینتاز بکە. ئەمە قابلی کۆکردنەوە و دروستکردنی چەشنی خۆڕسکی ناوچەی خۆمان و زیادکردنێتی بەڵێ ئەی چۆن پێویستە گرنگی پێ بدرێت. بەڵام شتێکی یەکە ئاگرانس ئەو بابڵێن ئەو گەنمی باوانی کە ئێستا بابڵێن هەیە بەراورد بەو گەنمی ئێستا کە دەچێندرێت با بڵێن بەرهەمەکەی وەکو ئەو نییە کوالیتەکەی وەکو ئەو نییە. بۆ من برای جوتیار ئێستا لە بازار داوای زۆرە گەنمێکی لێ دەکا بۆ منە بۆ نانکردن بەکەلک بێ بۆ کێکردن بۆ شیر نەمەنیەکان ئەم بۆ پیتزا ئەوانە ئەو باوانە قەدیم ئەو مواسەفاتانێ ئەو مواسەفاتانە ناو سیفەتانی کە ئێستانی کە بازار ئەوەشی کە هاوردەمان کردووە بە پێی پێداویستەکانی بازار لێرە بەرهەم دەیانە خێر بۆ زۆرێک لە پیشەسازیەکانی خۆراک و کاری هەویر هەر لە دەرێشت دێنین ینی بەس ئارد بەسە خوانێ بڕێ ئارد ئەزانم شتێکی زۆر گەورە و گرنگە بەس بازار بەس ئاردێوێ ئێمە زۆر باڵێن پیشسازی وەکو باڵێن پیشساز زۆر توانین لە گەنم بەرهەم بێت بەس ئارد نییە بۆ منە باڵێن برومە خۆراکەکان چەندین باڵێن زۆرمان هەیە وەکو باڵێن ساوەر و ئارد و با بڵێن گەنمە کوتە ئەوانە و هەتا بۆ مەسەلەی با بڵێن بەربوومی ئالیش میلیۆنان دۆلاری کورد بۆ مناڵی کورد ئەیرێ بە پسکیت لە دەرێ وانە ئەیرێ بە نەستەلە لە دەرێ کە هەندێکی ئاردی تێکەڵەکرێت. ئێمە ئەمانە هیچی حسابمان بۆ کردووە لە ناوخۆی خۆمانە بتوانین کارگە و سمۆڵ بزنسی لێ دروست بکەین بەجێری پێویست نیە بەڕاستی بەداخەوە هەر یەکە و چەشنی جیاوازی ئەوێ ئەمانە لە گەنمدا بەڵێ هەر پیشەسازیەک و گەنمێش تایبەتی سیفات تایبەتی گەنمەکەواتە هێشتا زۆر لە قۆناغی سروشتیمان تێنەپەڕانەوە هەر ئەوەیە ئەرزەکەمان هەیە ساڵێ باران باش بوو گەنم باشە بێ باران باش نەبوو گەنم خراپە بێ هێشتا زۆر سروشتمان تێپەڕانوە دکتۆر وی لە ڕاستیە ئێمە تێکەڵمان کردووە ینی سروشتەکەمان هەیە تەکنۆلۆژیاکە بە شێوازێکی خراپ بەکارمان هێناوە مەبەستم قۆناغی سەرەتاییمان تێپەڕانووە تێمان پەڕاندووە بڵێ هەمومان تێمان پەڕاندووە بەڵام کێشەکە لە چیایە ئێمە ئەو تەکنۆلۆژیای کە هەمانە بە شێوازێکی دروست بەکارمان نهێناوە اینجا پێش هیچمە سەر ئەو بابەتە ئیزافەتەن بۆ ئەو راپۆرتەی جەنابەت کە باست کرد ئەو راپۆرتە من پێشەی بێمە بەرنامەکە ئەو راپۆرتەم نەبینی بوو بەڵام جەنابەت باسی بەپێی ئەو راپۆرتە باسی ئەوە ئەکا کە لە کوردستانە ماڵیکردنی دانەوێڵەکان بە تایبەتی گەنم و جۆ لە کوردستانە 10,000 ساڵ پێش دێستە بووە بەڵام من سەرچاوەیەکی ترم لایە هەروە هێنام بەرگی کتێبەکەم هێنا کە ئەڵێ بۆ 1500 ساڵ پێش دێت ینی 500 ساڵ پێش ئەوەش کە ئەمە لەکوێ دۆزراوەتەوە لە بێستان سوور کە کتێبێکی لەسەر دەرچووە لەلایەن تیمێکی نەودەوڵەتی و بە تایبەتی زانکۆی ڕێدین لە بریتانیا هاتوون لە ئەنجامی کنە و پشکنین بۆیان دەرکەوتووە کە تقریبەن کۆنترین شوێن لەم ناوچەیە کە پێ ئەوترێ بەشی ڕۆژهەڵاتی هیلالی خەسیبی فێرتایل کریسنت لە شوایە لە مەنتیقەی شارەزورە لە پێش تەرمۆشەوەیە ینی کەواتە من بەبەسم چییە ئەمە یعنی ئەسڵی ئەم دانەوێڵانە لای خۆمانە سروشتەکەمان لا هەیە بەڵام نە ئەمەمان بە تەواوەتی بەکارهێناوە ئیستیغلالمان کردووە نە تەکنۆلۆژیاکەشمان وەکو خۆی بەکارهێناوە چونکە دووشتی دش بە یەکن ینی ئەوەی کاگا دکتۆر ئاماژەی پێەیە فعلا ئەو مواسەفاتانە ئێمە هەموو جارێ هەر کەمیت شەر نییە ئێمە کواڵەتی گرنگە بەنسبەت ئێمەوە ئێستا کێشەی زوربەی زۆری ئەو بەڕێزانی کە بەرهەمی گەنمیان هەیە کێشەی چییە ئەوەیە کە ئەڵێ بە کەڵکی ئارد نایە بۆچی چونکە نیسبەتی پرۆتینی بە تایبەتی گلۆتینەکەی کەمە یعنی ناتوانانی تو ئاردی لێ دروست بکەیت ئەو کاتە بێ بە سعرێکی بای نزیکی 4 ملیار دلار ئارد هاورداکرێت ئەخر کێشەکەمان ئەوەیە ئاردی سفر ئەی باشە کە ئێمە بەشی خۆشێنیمان هەیە ئەی بۆ لە ڕەمەزانانە ئەتوانرێ ئاردی سفر بەرهەم بهێنرێ بۆ کاتی تر ناتوانرێ وانە ئەوە خاڵش ئاوان بووە کاڵە بالفعل وایە وەیسەیەکە بەرهەم جاری وا هەیە زۆرە وەکو کەمیت زۆرە بەڵام دائیمەن کەمیت خۆی کێشەیەکەیە کەمیت لەسەر حسابی کواڵیتیە بەڵام ئێمە ینی ئەم کێشەیە تەنها ئێمەی نەگرتوێتەوە هەموو جیهانی گرتوێتەوە بەڵام جیهان چارەسەری بۆ داناوە بە بەردەوام ئەگەڕێتەوە بۆ ئەو سروشتیەکان چونکە بەڕاستی ئەوانەی کە کاکتۆر ئاماژەی پێ من لێرە ڕسمی هەندێکیانم هێناوە کە ئەوەشی لە ڕاپۆرتەکە بۆ ئەوەشم لا هەیە کە من کۆم کردوێتەوە لە هەموو کوردستانە کە پێوترێ باوانی گەنم یعنی ئەو سنتەریکە هەیە سنتەرێک لە خاوەنی باوانی گەنمین لە سەرگۆی زەوی بڵێ ئێمە یەکێکین لەو ناوچەیە کە پێ ئەوترێت بەشی
خواروی ڕۆژ ئاوای ئاسیا بە یەکێک لە ناوچە گەرمەکاندا ئەنرێ بۆچی بۆ پێوترێ ئیندمیک سپیشس. ئیندمیک سپیشس یعنی ڕووەکی خۆماڵی. مەبەست چییە؟ یعنی ئەو ڕووەکەی کە لای ئێمە هەیە لە شوێنەکانی لە هیچ شوێنێکی دنیا نایبینی. زانی گەورەترین کێشەی من چییە وەکو پێشکەشکارێک لەگەڵ میوانەکانمە بەردەوام کە ئێمە سەر توێژینەوە کە ئێمە سەر ژیار کە دێمە سەر باسکردن لە شارستانیەت ئێمە هەر ئامرازی ڕابردوو بەکاردێنین هەرڵین هەمان بوو بڵێ خۆی ئەوە بەتەنیا کافی نییە. ئەوە گرنگە بەس من ئەمەوەیە بگەینە قۆناغێ بڵین هەمانە و بەکاری ئەهێنین بەکاری دەهێنین دەینێرین بڕیاری لێ دەدەین ڕۆڵمان هەیە لە بەرزکردنەوەی کواڵەتی دەرگاکانمان لێدا بخەن نامرین میلەتێکی ترساو نەبین ئابوووریەکی لەرزۆکی ترساومان نەبێت. ئێمە تەنها بڵین هەمانە کافی نییە کاکە هەمانە و بەڵام ئەبێ بڵین بەکاریش ئێنی سوودی لێ ئەبێنین بە پێی ڕۆژ و بە پێی تەکنۆلۆژیا ئەوەی کە پێویستکە. ئەنجا لەسەر ئەوە من ئێستا دێمەوە خزمەتە پاژەم ناوبڕا بینەرانی بەڕێزدۆنێ هاوکارم هەیە من عەبدوڵڵا کە یەکێک لە نێردراوانی ڕووداو بوو بۆ ئەمریکا بۆ ئەم کێبڕکێی نێوان کامەلا هاریس و ترامپ بابەتێکی زۆر جوانی نووسی بوو بە ناوی ئەوەی کە وڵاتانی ئەوروپا ئێستا خۆیان ئامادەکەن و تێزێکی تازە هاتۆتە ئاراوە ئەویش ترامپ پرۆڤە واتە ترامپ هەندێک جار بڕیاری لە ناکاوی هەیە سەرۆکێکە لە دەرەوەی بۆکسە باوەکان بیرەکاتەوە ڕەنگە هەموو وڵاتانی ئەوروپا و یەکێتی ئەوروپا و تەنانەت بەریتانیا سوید نەرویج دانیمارک هەموو وڵاتانی دنیا وڵاتە عەرەبیەکان کەندا و ئێران هەموو مەترسیان ینی مەترسیان لێ نیشتووە تووشی مەترسی بوون تووشی دڵڕاوکێ بوون. ترامپ پرۆف چییە؟ ئەڵێ خۆیان حازرەکەن بۆ بڕیارێکی لە ناکاوی ترامپ کە تووشی شکستێکی گەورە نەبن ئەوان بەو هەموو توانە تەکنەلۆجی و ئابووری و احتیاتی دارایی ناو بانکەکانیانەوە ترسیانە بێ ئەبێ ئێمەی کورد چەند جار لەوان زیاتر بترسین. من ئەم بەرنامەیە هەمووی تەرخان ناکەم بۆ شتی تیۆری ئەمەوێ گفتوگۆیەکی مەیدانیش دروست بکەم و جوتیارەکانیش لەسەر کێشەکانیان کە ڕۆژانە ڕوبەڕوویانە بێتەوە پرسیار هەم لەو پرۆفیسۆرانە بکەن هەم لە نوێنەری وەزارەت پاژە مناڵبن. سڵاوتان لەبێ بەڕێزان خاڵگیان ئەو کێشانەی ئێمە باسمان کرد تا چەند ڕاستە و خۆ ئێوە لە ناوی ئاژین جوتیارەکانی هاوڕێت هاوپیشەکانە لە ناوی ئاژین بنەتۆ و تا چەند کێشەیە ئێستا؟ بێگومان بنەتۆ لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەڕاستی بنەتۆ کێشەیە کێشەکە دەگەڕێتەوە بۆ تاکو ئێستاکە لە ڕووی پلاندانانەوە وەزارەتی کوشتکار بەڕێوەبەراتی پلاندانان بەداخەوە بەس دێن لە میدیاکان قسە دەکەین. بەس پارک لە بەرنامەکەی منە وەزیر وعدی بەڵێنی پێیان وتی ساڵی ئایندە بنەتۆ دابەشەکەین بەڵێنەکان جێبەجێ کرد حکوومەتیێرە. بنەتۆ دابەش کراوە نزیکەی زیاتر لە 6,000 تەن بنەتۆ دابشکراوە بەداخەوە زیاتر درایتە ئەو جوتیارانەی کەوا بەرئاوە و زیاتر بەداخەوە لە هەرێمی کوردستانیش کاگەڕەنجی گیان تۆ لە دەوائیرێک لە فەرمانبەرێک لە فەرمانگەک زیاتر دەست بڕوە زیاتر ئینتاز دەبیت. بنەتۆکە عەدالەتی تیان نەبوو بێگومان بنەتۆکە زیاتر ئەو کەسانە مستەفدن کە مەلاکن کە علاقاتی فەرمانگەیان زیاترە بۆ ئەوانێ. من لێرە نوێنەی جوتیارانم بەڕاستی دەبی نوێنەری ئەو جوتیارە بەڕێزانن دەبێت زۆر بەڕاشکاوی قسە بکەن ئەگەر لەگەرم بێ بچینە لە ئەو جوتیارە بەڕێزە ئەو مامە بەڕێزە بامایکەکە بێت وڵایم لەگەڵە ئەو مامە بەڕێزە بەو تەمەنەیەوە هاتیتە ئەو بەرنامەی جەنابەت بۆ چه هاتیە بۆی کۆمەڵک داخوازی تەمەشای دەستی ئەو مامە بەڕێزە بکە ئەگە کامیرەکە لەگەرم بی ژیانی تەمەنی لە جوتیاری بەڕێوە کردووە. تۆ بۆچی هاتی بۆ ێرە خاڵۆ؟ بۆ هاتووەوەی فەلای تیان و دەغڵ و دان و ئەوانە هاتی هەستەکەی ناعەدالەتی هەبوو لە دابەشکردنی بنەتۆدا؟ قابلە هەر دەبیت هەر دەبی. چەند ساڵە خەریکی جوتیاریت؟ مای 50 تا ئێستا هیچ شتێک بەس فەلاحەتی و ئەوانم کردە. بەس فەلاحەتی؟ بەلە فەلاحەتی. مامۆستا حەزی کرد بێتە خزمەتی جەنابەت وتی خەڵکێکی زۆر گلەیی هەیە لە بڵین لە فەلاحەکان. گرنگترین گلەی تۆ چییە کە زەحمەتە کێشاوە بۆ عمرەواتی زەمە کێشا تەرەکتەری دەگری بە پارە کیمیای دەکری بە پارە هەمووشی دەگری بە پارە یان دەردەستیان دەرناتی. ئەی تۆ ئەم هەموو پارە دەدەی لەو سەر ئەوەنە پارە دەکا کە
دەری بێنێتەوە بەڕێک و پێکی وڵە ساڵی دەکەم زاری قەردای دەبیەوە ناخی ئەو مامەی بکەم من ئاماژەی پێکرد ئێمە جوتیارانی ئێمە سەرچاوی کێشەکانمان لە هەموو وارەکانە لە هەموو بەرم و بە کشتتوکاڵیەکانە نەکات لەس مەسلەی بنەتەوە لەس مەسلەی بە بازارکردن تۆ لە هەموو بەرهەمەکانی تری کشتتوکاڵ بەڕاستی تواک و ئێستاکە لایەنی پەیوەندیدار نەیتوانی هاوکاری جوتیار بکە نەیتوانی ئەگەر قسەکانم تەواو بکەم کاگەڕم زەرجان بۆی من وێنەری جوتیارانم لەوانەیە ناخی کە قسە دەکەم لەسەر ناخی ئەوانەوە قسە دەکەم لەسەر ئازار خۆشم جوتیارم خۆشم بە هەمان شێوە جوتیارم بەڕاستی کرێی کارەبا ئێستا نرخی کارەبا بۆ ئەوانەی کە بەرئاون شیناویان هەیە یعنی حسابی توزاری بۆ دەکرێتن تاکو ئێستاکە حکوومەت هێرێم نەیتوانیە مەوادی سەمادی کیمیاوی دابنکە نەیتو گاز تۆ ماشەڵڵا ئێمە خەریکە غەرق بیل لە گاز و لە نەفت و لە بنزین و ئەوانە هەتاکو ئێستاکە جوتیارەکانی ئێمە لەسەر بەرچی خۆیان بە نرخێکی گران دەچن گاز لە بازاری ڕەش دەکڕن یعنی هەتا ئێستاکە هەرێمی کوردستان نەیتوانێت تۆسقالێک هاوکاری جوتیار بیتن بەڕاستی جوتیاری ئێمە لەسەر هێز و توان و دەستی خۆی دەتوانی بەرهەم ببیت جگە لەوەش بە بازارکردنمان تاکو ئێستاکە ئێمە نەمانتوانێت بەرهەمەکانی خۆمان لە تەواوی بەرهەمەکانی تر گەنمە مەسەلەی تەماتێ خیارە و هەتا دوایی بەڕاستی بە بازار بکەین و حتا بۆ خۆمان لێرە ئێوە ئاماژاتان بەوە کرد ئێستا مەسەلەی لە ڕووی ئاردەوەش ئێستا بۆ ئەگەر وەزارەتی کشتتوکار لایەنی پەیوەندیدار گەنمێک بێنێ گونجاو بێتن بۆ مەسەلەی ئاردی سفرەوە بەڕاستی بۆ ئێمە دەچین لە تورکیا لە ئێران لە تەواوی وڵاتان تێگەیشتی ماوادە خۆرەکەکان ئێستا ئێمە خزمەتت خاڵۆ ساڵ هەیە بنەتەوە کە و بە کەڵک نەهات بێ بنەتۆیەکە کڕی بێ سەیرەکەی بۆ ئەم ناوچەی تۆ نابێ ینی هەندە نزیکی خەنیا خۆم ڕایگرێت پێ ناکرێت ئەوەی کە بێژنی دەکرێت دەرمانی لێ ئەوە دەیتن یانشی جێ باشێ گەوارە لێ تەسەری دەکوتی یعنی ساڵ هەبووە بە کەڵک نەهاتوە بنەتەوە کە و کەپارە و پێیاوە بەێ دەبیت زەخرا ینی ئەوزە بتاسە جیا گۆر و دەخیلەوە هەموو شتێکی مانە دەبی بکڕی باشە بنەتەوەکەی حکوومەت باشەیە ئەوەی کە خۆتان لە ناو بازاڕی کڕن هەنێجار خوا هەندێکی باش هەندێکی باش نییە ئەوەی حکوومەتی شەنێکی باش نییە هەندێکی باش درێ کەونە مایتەوە ئەمساڵ زۆری ئەڵێ ئیراوە بۆ خاوەن مڵکانی کە زەوی بەراویان هەیە قەید ناکە بەراو فەرقی قەینا گەنمەکە بۆ بەراو باشە بۆیە ئیراوە بەوانیان لەبەر چییە؟ وڵا قەید ناکە دەبی بەراو ئاو ماومیە ئاو ماومیەوە برامە ئاو دەداتی ئاو دەم باش دەبیتر ئەگە ناوەدا چی هەم خۆ بڕوە کە دەبیت قەردا دەبە خوانەکە شەڵام ساڵ ئاسڵات باشە بێ و فەرمو لە جێگای خۆتەوە ئەو پرسیارە وەڵام بەرەوە مەسەڵەکە پەیوەندی بە مەحسوبیەتەوە هەیە بنەتۆکان بۆ بەراو باشە بەرژەوەندی بە مەحسوبێتەوە نەک بە مۆسە وەکو باسم لێرە ئاماژەم پێکرد کاک ڕەنجەرجیان ینی لە هەرێمی کوردستان وەکو پێویست زیاتر ئەو جوتیارانێک کەوا کە دەرێن مەلاکن زیاتر دەستیان دەڕۆ لە دام و دەستگاکانەوە بۆیە ئەوان زیاتر مستەفەدن جوتیاری ترش وەری گرتووە من بڵێم وەری نەگرتووە دومین تەنی گەنم وەکو ئەو برابە ڕێزش کە نوێنەری وەزارەتە بازی کردو ئەوانە ینی ئێمە هەتاکو ئێستا کە تەنی گەنم بە 600,000 بە 630,000 دینار دەدەینە جوتیارم بزانێت تەن ئەخە نرخەکی زۆرە بۆ جوتیار کاکە تۆ هیچ هاوکارێکی ناکەی هیچ هاوکارێکی ناکەی هیچ جگە لەوەش ئەرچشی قورسەکەی یعنی تۆ دەبی بێ کاکە حکوومەت هەرێم لەخوای بە زیاد بێ ئێمە لە ڕوانگەی مەسەلەی سەرمایە ئەوانە کێشەمان نییە باشە پرسیارێک بازار پڕە لە بنەتۆوی بێ سەرچاوە کە نازانی لەکوێوە دێت چییە چۆنە ئێرە بووە بە شوێنی تاقیکردنەوەی بنەتۆی وڵاتان خۆشبەختانە بە ئەمە هەموو شتەکان سفر نەکەین وەزارەت و مەسلەی ئەوانە توانی تا هەندێک لە بنەتۆی خۆمان بەڕاستی تاقی بکەنەوە ئێستا هەولێر چوارە کۆی هەژدەیە و کۆمەڵک بنەتۆی ترە بەڕاستی و هەر ئەوانیش دایتانە بە جوتیاران بەڵام جوتیاریانی ئێستا بازار بۆ نمونە ئێستا بە هەر هەمومان تۆ لە جەنابەت لە بەریتانیا بووی بە هەموو ئەم ئەمانەی لەم هۆڵایەن نەتوانین هەر لە خۆمانەوە دەفەر دەگەنم بەرین بۆ بەریتانیا نەخێر ناتوانی ئەوە نەبەری مشتێک بەریت مشتێک بەریت
ئێستا بازاڕی ئێمە چەنی گەنمی جۆرا و جۆری بەسەر چاوەتیایە بتەوێ بە ئارەزوی خۆ نایکڕی شەدان هەزاران بەڵێ هەر گەرمێک بتەوێ دەی کڕی بەس پرسیارە من کە دوای وەڵام من وەڵام بە حەقی خۆشیێن بەس لە مناقەشەکە تەواو ێ باشە نانە ئاساییە وا بزانەوە پرسیارم لە جەنابەت کردووە بازار بابجارە باسی سەرچاوی بنەتۆ بکەین ئێمە سەرچاوی بنەتۆ ئەوی کە لای جوتیارەکانە دوو سەرچاومانەیە سەرچاوێکیان ئەو بنەتوانەیە کە لە بەڕێوەبەراتی توێژینەوەی پارێزگاکان ئیشی لەسەرەکرێ و ئامادەکرێ و ئەو ئیشەش هەموو لەسەر بنەمای کاڵی ئیش دیارە بەسمان توێژینەوەی لەسەرەکرێ هیچ تەرزێک ئەوەی ئەچێتە کێڵگەی جوتیار بەلانی کەم 5 ساڵ بۆ 6 ساڵ بەڕێوەبەراتی توێژینەوەکان لە پارێزگاکانە توێژینەوەی لەسەرەکەن و هەر یەک لەو توێژیناوە لە چەند مووقعی جیاواز لە چەند کەش و هەوای جیاوازە داچێنرێ لە دوای ئەوەی کە ئەو تەرزە سەر ئەکەوێت اینجا دواتر ئەنرێر بۆ لیژنەیەک بۆ بەغدا کە لیژنەیەکی باڵایە لیژنەی تەسجیل و تۆماری تەرزە کشتتوکاڵەکانە ئەم لیژنێش ساڵێک بۆ 2 ساڵ چەندین توێژینە و دراسە لەسەر ئەم تەرزاکە و لەوێش باڵێن ئۆکەی وەرەگرێ یا سەرکەوتۆ بێ دوجار بڕیارە ئیرێ ئەم تەرزە وەکو تەرزێکی تۆمارکرا وەکو تەرزێکی پەسەندکرا و بدرێ بە جوتیارە چەند تەرزمامە تاواکەم بەسەر چاویشی پیاڵم ئەمە بەشێکی ئەو تەرزانێکێتە لای جوتیارەکان بەم ڕێگایە یعنیەوە نیە بڵێ ڕێگایەکی هەڕەمەکی یان بڵێن ڕێگەیەکە دراسی نەخێر زۆر مەدروسە بەشێکەی ئەو گەنمانە یا ئەو بنەتوانێت کە لە بازاڕە هەن ئەدرێ بە جوتیارەکان ئەویش شەریکاتە هێنێ شەریکاتی مۆڵەت پێدراو ئەم شەریکاتانش کە ئێنن ئەویش لە خۆ ناچتە بازارەوە بەخوا من پارچ خۆم چوون بۆ سەیسایق ڕەنگە بەرنامەکە شەبینی بێت بەڵێ وابزانم جەنابی وەزیریش لە بەرنامەکە بەشدار بوو لەگەڵمان دوو زەوی تەنیشتی یەک تێگەی دوو جۆر و دوو چەشنی جیاوازی گەنمیان کردبوو یەکێکیان بەرەمەکەی زۆر ڕێکوپێک بوو یەکێکیان زۆر بێکەڵک من قسەم لەگەڵ جوتیارێکی شارەزایە کردوتی وەڵایی ئەو گەنمەی کە بۆ کوێستانە بێ هەندێک جار لە گەرمیانە چێنرێت ئەوەی کە بۆ گەرمیانە بێت ئەهێنرێت لە کوێستان شڵەژانێک هەیە لە مەسەلەی بنەتۆدا تێکەڵبوونێک هەیە بەس ئەو تێکەڵبوونە بە ئێمە بزانین لە کێ تێکەڵی کردووە ئەمە زۆر گرنگە بەڕاستی بەشێکی دووەمی گەرمەکان یا تەرزەکان شەریکاتن شەریکاتیش بە هەمان میکانزمی ئەوەی کە باسمان کرد توێژینەوەکان لینکیان هەیە لەگەڵ ئەو لیژنە باڵایە بە فیلتەری لیژنەی باڵایی تەسجیل و احتیمادی تەرزەکانی عێراقات تێپەڕێ و تەسجیل لەگرێ شادەی پێری ئەنجایەتە بازار من باش ئەمە ئیسەویشی پێڵم لە سا ئەتوانم بڵم 95 بازار ئێستا ئەو تەرزانن کە ڕێگە پێدراون مۆڵەتیان پێدراوە لە ڕێی ئەم لیژنە باڵایە کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکان نوێنەری هەیە لەو لیژنەیە ئەمە بەشێکی زۆری بەڵام لەناو ئەو تەرزانەیە کە تەسجیلیش کراوە تیاتی هەنێ خەسڵەتی تایە لەوانێ بۆ کەش و هەوای ئێمە نەگونجێ من ناتوانم بڵم لە 100% هەمویان سنفی زۆر باشن سنفی زۆر باشی تایە بەڵام سنفیشتیا بۆ نمونە هەمان بۆ ساڵی پار کە کەش و هەوای ژەنگ لەبار بوو هەنەیان تووشی نەخۆشی ژەنگ سنفێک هەیە لە ئەنجامی دراسا ڕێنماییەکتان بڵاو کردبێتەوە قەدەغەتان کردبێ بە جوتیاران بڵند تکایە ئەم سنفە بۆ کوردستان گونجاو نییە بەلای ئەمانە چەند بەڵێ سنفمان هەبووە تەسجیل کراوە و دواتر لە نەتیجەی ئەوەی کە لە باڵین بە چەند کەشێکی جیاوازە یا بۆ چەند ساڵێک مجموعەیە کەشی جیاواز ڕوبەڕووی ئەم تەرزە بووەتەوە دەرکەوتووە بەرگری نییە بۆ نەخۆشیەک جوتیارەکانمان ئاگادارگوتمانە ئەم تەرزە بۆ ئەم شوێنە نابێت ئەم شوێنە کەش و هەواکەی بارانەکەی زۆرە گەرمای لە کوتوپڕێ تووشی ژەنگە بێ ئەم تەرزە بۆم شوێنە گونجاو تەزانی کەشوهەوا گۆڕاوەکو جەنابی دکتۆر و هەردوو دکتۆر باسییان کرد هەندێک گەنم هەیە بە چەند بارانێک باڵا کات و بۆ باشە ئەمانە دراسە کراوەکە ئەو جۆرانە بهێنرێتە کوردستان کە کەمترین بارانی بێت ئەوانەی کە ئێمە زۆر چاومان لە سێرەتی لە دەرزگاکانی توێژینەوە چاومان زۆر لەسەر ئەو تەرزانەیە کە بەرگریان بۆ بێبارانی هەبێت خۆمان وەکو حکوومەت وەکو وەزارەتی کشتتوکاڵ بەڵێ چەند تەرزی وا هەیە من پێتەڵە بڵێ ئێمە ئەگەر من قسە لەسەر سلێمانی بکەم بۆ نمونە بکە خۆم نزیکەی 12 ساڵ لە بەڕێوەبەراتی توێژینەوەی کشتتوکاڵی بووم ئێسش بۆ 10 ساڵە لە بواری پەسەندکردنا بەسەرچوانێک بەڵام بە نمونەیەک بێنم بۆی زۆر ئەوان ئی نەبێت وەڵامەکە بگەینێتەوە ئێمە تەرزی گەرمی ئاراسمان هەبووە تەرزێکی خۆماڵی بووە و هەیەک بووە لەو تەرزانەی کە زۆر بەرگریکار بووە بۆ وشکە ساڵی و بێبارانی دواتر تەرزی سلێمانی دوومان هەبووە
کە تەرزێکی زۆر سەرکەوتوو لەوانە بەشێکی زۆر لە جوتیارەکانی منطقەی هەولێرش ئیسفادەیان لێ کردبێ نازانم تەرزێکی هەم بەرهەمی باش بوو هەم بەرگری بۆ وشکە ساڵی و بێبارانی هەبووە لە منطقەی هەولێرە باسی هەولێرکەین گەنمێک هەیە گەنمی ڕزگاری من بۆ خۆم 5 توێژینەوەم لەسەر ئەو گەنمە هەیە گەنمی ڕزگاری یەکێکە لەو گەنمانەی کە هەم کوالەتیشی باشە هەم بەرهەمی باشە هەم زۆر بەرگریکارە بۆ ڕزگاریژی خۆمانە بەڵێری خۆمانە خۆمان تەسجیلمان کردوە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە لیژنەی تەسجیل احتیمادی ئەسناف عراقی بە ناوی وەزارەتی کشتتوکاڵەوە تەسجیل کراوە بەڵام لێرە کێشەکە چێکاکرێت من ئەم گلێڤا لە جوتیارەکان بکەم ئێمە هەمیشە چاومان لەوەیە کە گەنمێک لە تورکیاوە یان لە ئیسپانیاوەیە لە کیسایە و 25 کیلۆیە 25 کیلۆیە کە ئالافێ لەگەڵ ڕێزم بۆ معالاف و فرۆشیارەکان تۆزێک بە شانوباڵی گەنمەکەی خوانە ئەڵەن جوتیارەکان یەکسەر ئەوەی خۆمان هیمالەکەن ڕوەکەنە حەزەکەی بە شانوباڵی چ گەنمێکا بڵێ ئێستا لەم بەرنامەیە من حەزەکەم بە شانوباڵی ئەو گەنماڵ بم کە ئاراس و سلێمانی بانەڵێن ئاراس سلێم بڵێن ئەو گەنمەی کە لەگەڵ کەشوهایی ئەمە ڕزگاری بۆ معنای ڕزگاری کە بۆ کەشوهای ئەمە گونجاوە ئێمەی توێژەر بەدەستی خۆمان زیاتر ئیشمان لەسەر باشە ڕزگاری لە پێنجۆنەوە تاوەکو خانەقین تاوەکو هەولێر تاوەکو دهۆک بۆ هەموو من دڵیان بە زاخۆ بەڵێ بۆ هەموویە بێ بەڵێ ئاراسیش بەڵێ ئەی باشە دەگەنمی هەولێریان گوێ لێ نەبووە من یەک دقیقا ئێستا تۆ نوێنەری وەزارەتی ئەڵێ باشترین جۆری گەنم ڕزگاری و سلێمانی دوو ئاراسە آخر معقولە دەشتی هەولێر لە مناڵیەوە خەڵکینە ئێمەی خوێنین ئەڵێن بە پیترین دەشتی شارە زور و هەولێرە وەنیە ئێ معقولە زووتیاری هەولێر ناوی ئەمانەی نەبیست بێ ها ئێستا ژێمان ئەلەو ناوە نەبووە یعنی لەو منتیقی یعنی ئەوە هەولێر باسەکەین ئەی باش ئەو قسەی کە من وتم تا ڕادەیەک بە هەڕەمەکی بنێتەوە کرێ ڕاستە نازانین ئەو تۆیە ئاویە یا دێمیەر ئەگەر دێم بێت دیارە یعنی بۆ فەلاحەکان گونجاوە بنەت و زۆرە سەران لێ شێوابێ ئێرە بووبێ بە تاقیگەی زۆرنەوە هەیە ڕاستی زۆرنەوە هەیە هەندە نەوعی بۆ منطقەی هەولێر گونجاوە بەس هەندێکی گونجاو نییە ساڵ هەیە مەسەلەن وەکو حاجی وتی قەرزار بن لەسەری لە بەرەوەی بنەتەوە کە دەری نەیەناوەتەوە بەرێ ڕاستە بەرێ جاران گەنم یەک و چەندێ کرد لە هەولێر و ئێستادا بەزیوە بۆ چەند کوڕوەڵا پێشترێ هەتا 125 مان جێلێەوە 120 جێلێەوە ئێستا من ئەو سارەکە کردم لەگە پارەکە نیوە و نیوی فەرق بەخوای 125 هاتۆتە سەر هەتا 120 هاتی 125 وڵە هاتی ئەی ئێستا هاتۆتە سەر چەند ئێستا ئەو سارەکە 115 کردیە 115 ئەو سار ڕابردو قسەشتان پێ بڕم ئێمە گەنمێکمانەیە لە هەولێر ئەمایان زۆر معروفە باوەکو ڕزگاریەکە نەبێ گەنمی هەولێر چوارە من حەزەکەم لە جوتیارە بەڕێزەکان پرسی بڵێ جیاوازی گەنمی هەولێر چوار کە گەنمێکە لە توێژینەوەی هەولێر ئینتاج کراوە لەگەڵ گەنمێکی تورکیا چ جیاوازیکێ بۆ نایکەن بۆ چن تورکیا جیاوازەکی نییە ئەی در بۆ ئاچن تورکیا کاکردن ئەی بۆ هەر ئاچن تورکیا فێر بووینەوە دەقاڵە فێر بووینە چاری دەچینین وایفای دەچینین عربی لەکە جەندەری ئەو چارە ئەنگەرمە دەچین لۆ هەولێری باشە بڵێ ئەمە توێژینەوەی کراوە نرخی خۆراکیەکەی چۆنە ئەوە تۆ جوابم بەرەوە ئەم گەنمانە بەهای خۆراکیەکەی چۆنە لە ڕاستی ئەو گەنمانەی کە تا ئێستا لەلایەن جوتیارانەوە ئەچێنرێ واروەها کە وەرەگیرێ وابزانم کاک پشتیوان زیاتر لەوەیە معلوماتی هەبێ کە وەرەگیرێ لەسەر ئەساسی کواڵیتی وەرناگیرێت تا ئێستا ئەمە کێشەکەیە یعنی ڕاستە وەکو کەمیەتێکی هەیە بڕێکی باشی هەیە بەڵام لەوانەیە کواڵیتی زۆر باش نەبێ ینی نەتوانی ئەوەی کە بە ناوی گەنمی ئاردە بتوانی ئاردێکی باشی لە دروستکەی بۆیە خەڵک پەنابا بۆ ئەوەی تورکی بۆ ئەوەی شوێنی تر بەکاریانێ بۆ ئارد ئەمەیەکێکە لەو کێشانە باڵاکردن و بڕی زۆری بەرهەم هەمیشەیەکسان نییە بە باشی نەخێر مەرج نییە کواڵیتی باشی لەگەڵا بێت کەواتە کە ئەوە لە ڕووی بڕەوە زۆرە بەڵام لە ڕووی کواڵیتیەوە باش نییە بڵێ چونکە یەکێک لە تایبەتمەندیەکانی گەنمی ئارد ئەبێ پرۆتینی گلۆتینی زۆر نسبەتێکی وەکو خۆی تیاابێ بەلایانی کەمەوە لە ئاستی میلیە بۆ نمونە دایکان و ئەوانەی کە نانەکەن و نانەوەخانەکان ئەڵەن ئەم ئاردە با بڕستە ئەمە بێ بڕستە مەرجە ئاردێکە بڕستی هەیە بۆ نان بەهای خۆراکیەکەی باش بێ بڵێ ینی بەواتایەکی تر ینی نسبەتی گلۆتینی باشە بۆ دروستکردنی هەویر و بۆ ئەو کارانە باشە بەڵام مەرج نییە بۆ نمونە توخمێکی تیاابێت کە ئینسان پێویستی پێی بێ بۆی پێداویستی لەشی دابین بکات لەم گفتوگۆی ئێمە ویستە قسە بکەی مایکە پێ نەبوو
چییە فەرمووی؟ مەڵێ پێشەشی دەستخۆشی لە جەنابەت و لە کەناڵی بەڕێزی ڕوودا و دەکەم دەستخۆشی لە بینەران و ویسەرانی ئێوە ماندوو هەموو دەکەن. بەڵام ئەو بەڕێزانە باس لەوەی دەکەن با بە ئەنگۆ باس لە بە بازارکردن بکەن ئەمە کێشەمان لە گەرمی بنەتۆ نییە وەلو حکوومەت گەرمی بنەتۆی کەم دەداتن. ئەوەی تازە باسی کرد کابراایك وەکو من 150 دۆنم حردم هەیە یەک تەنم وەرگرتیا ئەخر بەچی بکە بەشی چتەکەوشی هەڵەکەیە لە تۆ دۆنمی کەمترە لە تۆ زۆرتری وەرگرتەکەی زۆری وەرگرت ئەمە حەقمان لە مۆزوعی نییە. ئەمە کێشەی گەنمەکانمان ئێستا ئەو گەنمانەیە کە باز دەکەن هەولێر چار بەڵێ گەنمەکی باشە بەڵام وایفای لە هەولێر چار باشترە لە منتیقەی ما عەرەبیە باشترە. ئەو گەنمانەی ئێستا کەمەدەسینی کێشەمان لە باشی عیبیان نیە هەمیان گەنمی زۆر باشن و بڕشتیشیان زۆر باشە. بەڵام ئەو سار هەولێر چار باران زیادباری قونچی ڕەش بوو لە سایلۆکان لەمەیان وەرنەگرت. ئەگو باز لە وەزارەتی ئاوادان وەزارەتی کشتتوکال دەکەن وەزارەتی کشتتوکال هیچ ئەهمیەتێکی لەناو خەڵک نییە پشت گیری خەڵک ناوە مەسەڵەن جەنابەت دەڵێی ناعەدالەتی ئەوە کێشەی ئێمە نییە ئەوە کێشەمان لەوە باشە ئاخر چۆن مەسەڵەن نوێنەری جوتیاران هاتووە بەرگری لە ئێواکە یعنی بەس دەستخۆشی لەو برادەرێ دەکەمەوە یەکەم جارەوە بیبینم نایناسم بەڵام قسەکانی زۆر جوان بوو بەڕاستی ئەمە جوتیار زۆر مەغدورین کاکە ئەو ئێمە ئەگەر بەرهەممان زۆر بێ وڵاتەکەمان گەشتاکە حکوومەتەکەمان زیاتر پێی بەهێز دەبێت کێشەیەوە نیە کێشەیەوە ببوورە لە خۆوە دەرێ کێشەی من نییە وەکو شخصیەتی عادەتەن شێواز ئەگەرنا سەرەتا کێشەی ئەوە کێشەی تەواوانی جوتیارانە کێ تەسحێکارە ئەو جوتیارە بەڕێزە تەسحێکارە لەو شتانێکە ئێوە بن بە قوربانی لە بوونی ناعەدالەتیە بەڵێ کاک ڕەنجێمە هەردەم قوربانی بووینە هەر فەلەح بووە سینجی شەڕی لەگەر گولەی دەکرد هەر فەلەح بووە ئەو مەسوولانەی پێگان هەر فەلەح بوو وەزارەتی ئاڵەوە گەورەترین کێشەیەوە بەڵام ئەوان پشتیان لەمە کردیە کاک ڕەنج ئەوانە فەلەحی ئەو لای گازی وەردەگری چیمیای وەردەگری بنەتۆی وەردەگری ئێمە ئێستاکە پارەی بنەتۆمان لێ وەردەگرنەوە بنەتۆشمان نادەنێ کاکە 102 حکوومەت لەمە دەبڕیتن ناماندەنێ و دوایە کە ئەمە کێشەی بە ئەومان کردی ئەو سارگەنمی من هەولێر چار بوو لەگەر وایفای تێکەرم کرد وایفاکە کێشەینەوە بەڵام هەولێر چارەکەم تێکەر کرد لە سایلۆ قوشتەپەی ڕەفزیان کرد هێنام لە بازاڕی فرۆشتم حینەن کە لە منیان کردەوە بریان تەسلیمیان کرد بەشەبەزام لە ڕژانسیەوەسیان لە باسی ئەوە ئەبێت بۆ ئەوی جوتیارانی کورد ئەو هەڵەیە دووبارە نەکەنەوە ئەبێت دوو چەشنی جیاوازی بنەتۆ بەیەکەوە بکەیت دوایی بۆ وەرگرتنی نمرە بۆ گەنمەکەت لە سایلۆ کاریگەری نابێت لە سایلۆ تەسنیفی بۆ دادنن ژمارەی بۆ دادنن بێ شوێک نابێت ئەو خاڵۆ گیان ببوورە ئەوەش بە جەنابەت دەڵێم بەس ئیتر ئەوە مەکە چونکە ئەوە زیانت پێگەێنێ و هەڵەیە کاک بەکرد هەر گەنمە و مواسەفاتی خۆی هەر گەنمە و مواسەفاتی خۆی هەیە درەزەی بۆ بنەتۆکە تێکەڵ کردووە بنەتۆیەکە قەزیە ئەم کە بارەکەم پێتەواو نەبی مەزبورم تێکەریکە ئاخر تۆ هەولێر دوو وایفای چۆنە بێت هەولێر چارم چاند بوو لەگەر وایفای وایفایەکە زۆر باشتر بوو لەو سال لە هەولێر چارەکە باشە لەبەرەوەی هەولێر چار لەگەر بارانی ئاخیری زۆر سپاس بە فەرمایشتەکانت ئەم هەڵە باوە زۆرە ئەم هەڵە باوە زۆرە زۆر من هەر بۆیە وتم ئەو پرسیارە زیانی زۆر گەیاندووە بە جوتیاران قوربان زیانی گەیاندووە بە جوتیاران لەوەی کە من هەر دیسانەوە گەڕم بۆی کە جوتیارەکانمان چاویان لەو گەرمەی کە لە بازار بڵە گەرمی وەفیە تەنی بەچەنە یەک تەن گەنم هەر گەرمی هەولێر چوارەکەیە وەکو بەرهەم تەنی گەرمی وەفیە خۆ تازە من حەز ناکەم ناوی بێنم چکۆمەوە چێ مڵکی کۆمپانیایەکی تایبەت بێ و دوایی گلیمان بێتە سەر بەڵام تازە ناوی دێنا یەک تەن لەم گەنمە دێ بە 20 وەرەقە ئەخری گوناح نییە تەن یەک گەنم دێ بە 20 وەرەقە ئەخر هەر لە خۆی بووە بەبیست یا جوتیاران ڕەنگە زمانیان لەگەڵ من ئەڵێم لەوە چێ هەر خواستی جوتیار وای لێکرد بەڵام جیاوازیەکە ئەوە نییە لەوانەیە ساڵێک جەوێک بڕەخسێ بۆ گەرمی وەفیە باش بێ بەڵام چاوەڕێەوە کە کەشێک بێتە پێشەوە یعنی ئینتاجەکەت لە وەفیە ئەوەنە خراپێت چکم وەفیەکە لەو گەرمانەی زۆر زۆر ئەستیارە بۆ ژەنگ ئەوەن بالێرەوە ئێستا گەرمی وایفای ئەوسار لە هەولێر چار باشتر بوو پێ دەڵێم ڕانی گەرمی وایفای کا ئەمن بخۆم یەک زارم کردیا بە 20 وەرەقەی بەڵام جارشکە ناکردمەوەتەنی ڕەنجواتمەش تەوزیحکەم بۆ جوتیارەکان کاک ڕەنجەمە مەعاناتمان زۆر مایە کاکە ئەتوو هەر مۆزوعی گەرم لۆ بەریتانیا لەوێن دەرێکە ئێستاکە ئەمە سایلۆمان کە دروست کردیا لۆ بە بازارکردنی گەنم باش ئێستاکە ئەو کابرا ئێستا یەکێتی جوتیارانە لە سایلۆی داس 150 سیارە ئێستا ئەگەر گەرمی تورکی لەوێ نەبی حەقت هەبیتن ڕۆژانە
گەنمی منیش لە بازاری ڕفز دەکرێتەوە دەبی بە 400,000 بیفرۆشم ئەدی باشە سایلۆی بۆ دروست کرایە ئەدی ئەمە کاتەوەی ئەمە لە دەرێ دێ ئەوە لە دەرێ دێ بڵێ ئێستا گەرمی مەدعانەکان دێتە بازاری لەناو علافان دەفرۆشێ ئاردی دەبن لە جێی دادنێ ئێستا سعات 8:30 سبەینێ ئەمن بە مستەمسەک چوویمە چیمیام کرد ئێستا پیکابەکەم لە ژۆرەیە چیمیام کردێت تۆ پیازم کرێت دەرمانم کردیا گوتیان لۆ بەعجەرە گوتمەڵا بەرنامەک هەیە لەگە کاک ڕەنزی گوتیان وەڵڵاهی گەرمی مەدعانەی ئێستاکە لە بازاری وا دەفرۆشێتەوە ئخر معقولە وتیان چی بڵێ لە بەرنامەی ڕۆ وەڵای ئەو هایان گوتیان بە مستەمسەک ئێستا گەرمی مەدعانەی لە بازاری یەک دقا بینەرانی بەڕێز ئاخر ئەمە ڕەوایە جوتیارانی کورد ئەوە تا خۆی کاک بەکر خاوەن چەندین دۆنم زەویە بەرهەمی هەیە بەرهەمەکەی لە بازار بکەوێ بەڵام گەنمی وڵاتان بێت بۆ سایلۆ بە بەرچاوی ئەمانەوە ئەوە ئەبێت کوا ڕێزگرتن لە بەرهەمی ناوخۆ کوا ئەو هەموو قسە ڕەنگا و ڕنگانەی کە هەموو حیزبەکان لە دەسەڵات و ئۆپۆزیسیۆن و پارتی وێکێتی و هەمووی بەڵێن بە جوتیاران و بەڵێن بە خەڵکی کوردستان ئەمە ناهەقیانە ئەمە بێ ئومێدی دروست ناکات نوێنەری وەزارەت پاشەم ناوبڕە وەڵامم بەرەوە بێنەرە بەر چاوی خۆت بێنەرەجێگەی خاڵە بەکرد بەرەوە مەمنون بینەرانی هێژا ئێستا ئاگەڕێنەوە بەڵێ بەڕێزان جارێکتر سلااوان لەبێ پێشوی بچمە لای نوێنەری وەزارەت خاڵە بەکر و ئەو خاڵەی تەنیشتی قسەی تریشیان هەیە با گوێیان لێ بگرین چونکە زۆر جار کە لێرە قسەیان کردووە ئەزانم لە پلانەکانی وەزارەت تا گوێیان لێ گیراوە و ئەمە بۆ ئێوە وەکو سەردانی مەدانی وایە بۆ جەنابێت بۆ جەنابی وەزیر بۆ هەموو داڵامەکەی لەلای من دەستخۆشی لە جەناب و لەو بەڕێزانەش دەکەم کە ئەو سایلۆی دازدانرا دەبایە گەنمی جوتیاران وەرگرن مدیر حام و جەنابی وەزیر کە دانیشتن لە ئیجتیماعەکەی گوتیان نابی بە هیچ شێوە گەنم لە دەرەبێت لە کڕواتیا و لەوێن دەرەبێتن منیش بیرمە کە بیرتا گوتیان نابی گوتیان بابە ئەگەر ماوە کە گەنم نەما بابێ ئێستا کە خۆ گەنم زۆرە لۆ دێ و دوایە گەنمە شامی ئێستا من 75 دۆنم گەنمە شامیم چاندیا گەنمە شامی لۆ لە تورکیای دێتن دەبا بەڕاکردن باهی خۆمان سەرف بیتن لەمە دو 350,000 تۆنیش کەمتر گەنمتان لێ وەرەگرێ عێراق ئەو گەنما هێشتا شەردێ وەزارەتی زراعەت طبعاً هیچ نوێنەرایەتی فەلاحان ناکات لەبەر ئەوەی مانجی 5 دەستە بەغدایە برێکاکە ئەوانە فەقیری خوبا بە دەسترمان لۆ ڕایخن لە مانجی 12 بڕۆ بالیان جوابم وەڵی لەوەیانە لەگەڵ ڕێزم ئەنی ئەوان توان بڵم هینیتیان نییە بڵێ وەزارەتی کشت و کاڵ درەنگ وەزارەتی کشت و کاڵ ئەسڵەن گەنمدا نەچێنراوە ئێستا ئێمە شاندمان 5 سەردانی بەغدایان کرۆ کاگڕنج وەڵام بم ئەوان بەخوابانە بێ وەڵام بم ساڵانی ڕابردوش ساڵانی ڕابردوش ینی ئەم ساڵیش و ساڵی پاریش زۆرترین ڕێژەی گەنم بۆ هەرێمی کوردستان زیاد کراوە ئەوەش فەزلەکەی بۆ ئەو تیمەی وەزارەتی کشت و کاڵ ئەگەڕێتەوە کە زۆر نەفەس درێژ بوون و زۆر ڕێژەی داوای لێبوردن ناڵم قسەکە من ساڵی پار باسەکەم جای مەسەر ئەم ساڵی کاکە بۆچی کەم کراوەتەوە باسی ئەوە شەکەین بەس با بیگەنین ساڵی پار ئێمە توانیمان بە هەوڵ و هیمەت و جوودی تیمی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو بۆ یەکەم جارە لە هەموو مێژووی وەزارەتی کشت و کاڵ هەرێمی کوردستانە حسەی هەرێمی کوردستان بگاتە 700,000 تن ئەمە دەستکەوتە کاکە حەز ناکەم هەموو شتەکان زەربی سباعن تۆزێک ئەنسافی تیابێ لە ئێمە ناڵم کەم کورتیمان نییە هەیە بەڵام ئەبێ ئەو خاڵانەشی کە دەستکەوتن بۆ جوتیارەکان باس بکرێ ساڵی پێشووتریان کە ساڵی 2022 ئەمە 500,000 تنە ئەم ساڵ کە کراوە بە 400,000 تن ئەبێ پرسیارکەین بۆچی ئەوە عێراق خۆشی لە سا پەنجای خۆ ئەمە باڵێم لە سا پەنجای بەرهەمەکەی دابەزاندووە لەبەرەوەی کێشەی خەزنیانەیە کێشەی ئەوانێک کە جێگەیان نییە زایدن سیولانێ یعنی هەموو عێراق لە سا پەنجا کەم کراوەوە کە لە 6 ملیۆن تن بۆ بە 3 ملیۆن تن ئۆتۆماتیکیان تۆش کوردستان جێگەی هەیە بۆ ئەم هەموو بەرهەمە ئێمەش تا ڕادەیەک ناڵم کێشەمانێ بەڵام شوێنیشمانەیە مەسەلەن ئەم ساڵ 350,000 تۆن کەمتر لە پاروەردەگیرە بەڵێ لە کوردستان چی لێ دێت چۆن هەڵەگیرە ئێمە سایلۆکانمان ئەو جێگەی ئەوەندە دەگرێ بەڵێ
ئەدی و سالیۆنە لێ ئێستا کە مادام ئەنج عفو بات خۆ وەڵامی ئەوەشی بۆ مەکاگرنج من بە ئەم قسەش بەخوا بێ وەڵام بە زۆر گرنگە ئەوە بەنسبە وای نازانم گەشتووە یانە وەزارەتی کشت و کاڵ ئەوەی کە لەسەری بۆ زۆر بە زیادە بۆ خزمەتی جوتیان لە بواری وەرگرتنەوەی گەنم لە حسەمان لە وەزارەتی کشت و کاڵی عێراقی کراوە ئەمە یەک دووش بە نسبەت گەرمی کەوتی گەنم لە بەردەم معاملەکانی داس و ئەوەیە دانراوە من با وەڵام بە مکاگر ڕەنج ئێمە گرێبەستێگەیە لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو لەگەڵ هەردوو کۆمپانیای قەیوان لە سنووی پارێزگای سلێمانی خۆشناو لێر و دووەک بەپی ئەو گرێبەستە ئەمان گەنم لە جوتیاران وەرەگرنەوە ئەو گەرمەی کە لە دوای بە بازاڕکردنی گەنم لە سایلۆکانان ئەمێنێتەوە ئەم گەنمە لە جوتیارەکان وەرەگرن بۆچی وەرەگرن بۆ ئینتاجی ئاردی سفر بۆ ئینتاجی ئاردی سفر باش یەک پرسیار ئاخر یەک دقیقە مامۆستا باش ئاردی سفر بەرەمێنانی ئەوە نەقورسە بەڵە قورسە بۆ جەمنیسمەوە پێ بڵێم ئەی بۆچی هەر ئەو باراشانەی خۆمان ئەتوانن یەک دقا خاڵە بەکرد یەک دقا یەک دقا بە یارمەتیتان کاک بەکردیان بۆچی ئەتوانرێت لە مانگی ڕەمەزاندا ئاشەکانی خۆمان گەنمی ئاردی سفر بەرهەم بهێنێ بۆ کاتی تر ناتوانین ئەبێ ئیلا لە وڵاتان بیکڕین عێراق بای 4 ملیار دلار بکڕێ ئەمە ڕێکەوتنە من ئەوان باسی ڕێکەوتنەکە ناکەم جارە من جارە ئەمێ با ئەو وەڵامە بمەوە ئێمە بۆچی ئەو گەنمەت خوا بەوە بڵێم بەخوا من ئەو قسەیەکەم منەوێ وەڵام با وەڵام بینەوە با وەڵام بینەوە ئێمە ئەو گەنمەی کە لە ناوخۆیان وەرێگرینەوە بۆ ئینتاجی ئاردی سفر جاریوە هەنێک کەم و کورتی هەیە لە کوالتیا لەگەڵ کاک دکتۆرە باسیشمانکو بە جەنابیشتوان وتمان ئەو گەنمانەی کە لە هەموو عێراقا نەهرێمی کوردستان کە لە هەموو عێراقا لە لیژنەی باڵای عێراق تەسجیل اعتیماد دەکرێت لەسەر ئەساسی ئینتاج تەسجیل دەکرێت لەسەر ئەساسی کوالتی ناکرێت بۆیە بە هەموو عێراق بەگشتی وە هەرێمی کوردستان لەوانێ بڵم بە تایبەتی کێشەمان هەیە لە چیە لە کوالتی گەنما بۆ ئینتاجی ئارد ئێمە لەناو ئەو گرێبەستەی کەمان بەچی کرد ئەفو باجواب ئەمان بۆی خەڵک تێبگە ئەو گەرمەی لە بەردەم داز وەساوە چیە ئەمە بەپێی گرێبەستەکە ڕێگە دراوە بەند و کۆمپانیا لە ساسی گەنم لە دەرەوە بێنن گەرمی کوالیتی بەرز لەگەڵ بەرهەمی جوتیارەکان تێکەڵی کرد بۆی ئاردی سفر بەرهەم بێت بەیەک دقا بە یارمەتیتان هەفتا ساڵە کۆلێژی کشت و کاڵ هەیە عیب نییە خۆماندان بەوە بنین بڵین گەنمی باش بێنین لەگەڵ گەنمە خراپەکەی کوردابات ئەمە خەتای کۆلێجی کشت و کاڵ من ناڵم خەتای کۆلێژی بەرپرسیارەتیم دەستنیشان نەکردووە بەس یەک پرسیارە لە یەکەم مادەم پێویستمان بە گەنمی کواڵەتی هەیە زانست گەیشتۆتە لوتکە زانست گەیشتۆتە نەعوذ بالله ئاسمان گەیشتۆتە چڵەپۆپا بۆچی گەنمەکە کواڵەتی بەرز ناکەنەوە بۆ بنەتۆی ڕێک و پێکنانن بۆ بە پێی دراسەکان ناڕۆن کاگڕنج ئێمە لە عێراقا ئێمە بەڕاستی هەرێمی کوردستان لە زۆر شتا چکم هەرێمێکین زۆر شت هەیە دەسڵاتمان نییە ینی ڕێگەمان پێ نایدێ یەکێک لەو شتانە تۆمار و تەسجیلی سنفە ئەم سنفە بۆ هەموو بەروبوومەکان نەبۆ گەنم حتا بڕۆ بۆ تەماتە بڕۆ بۆ خیار بۆ پەتاتە ئێمە دەسڵاتمان نییە گەنمێک کە لە توێژینەوەکانی خۆشمانە بێ کە لە هاوردەش بکرێ خۆمان تۆماریکەین ئەبێ چێ بۆ چێ بۆ عێراق بە ئەمە بڵێم خوا کاکە ئەگەر من وەڵام نێمەوە نابێت ئەو گەنمەی من نێری دەبێن دێری دەکاتە یەک دقیقە ئەدیا ئێستا کە هەر ئەو گەنمەی من نییە وا لە حکومەتی عێراق دەکرێتە ئارد ئەدی هەولێر سارم ئەمن 47 تەرمینە بە 420,000 فرۆش لۆ لێتان وەرنەگرتمەوە ئوستازەت و بخۆت باتی گەنمی هەولێر چار دەکەی برایەکە کورە سایلۆ کەچێک کاکەوە چەند فەردە گەنمی لە تو وەرگرتە لە چی وەرگرتێ برام یەک دقیقە زانم ئەمیش چیەڵێ یەک والله حکوومەت عێراق ئیتفاقتان کردووە ڕێکەوتن أنا أوصى هيك تاني ولا نقديها إستا ولا راسي تماتة وبطاطا شكتها تماتة خلي برو يسأل هناك خرخرة وازي هنا وين لما أنت قيمة وازي تماتة وش لازم صالباج بو كاو سهيجنا ولا ما أما يستعد سبورشي لو دوكان زراعيان دكين شي ما بقر ددني دەرمانمان بەقەر دەدەنێ تۆ پیاز و تۆ هەموو شتێکمان بەقەر دەدەنێ بەڵامەچنی ئەو برادرە باز لەوەی دەکاتن یەک پمپ دەرمانیان دایتە من بە 55,000 وەزارەتی زراعی 250 دۆنمی بەڵام لە ناو حکومەتی مرکزی لە بۆ 50 پێوەکو دوکانەکانی بە نەقدی بوو دەی پێشوەختی پارەکەی بدەیت ئەوانش لە بۆ 100 دۆنمی بە 5,000یان دایت ئەوە دیفاعەکەی کاگەوەی لە وەزارەتی زراعی دەکە وەزارەتی زراعی
دەستخۆشیان لێ دەکەم لە بۆ ئەوەی گازمان دەدێنێ بنزینمان دەدێنێ بنەتۆمان دەدێن ئەوسا بنەتۆیشان دایتەن بە 640,000 هەولێر هەژدا ئەوش لۆ تاقیبوونەوە وەرم گرتیا وتی هەولێر چار گوتکە کە هەولێر چاری خۆمەوەتەوە لێتان وەرنەگرتی مە هەولێر چار چێوە بە بەس ئەو کۆی هەژدەیە بزانانی ینی ئەوەی خۆت هەبوو لیان وەرنەگرتی هەروانە نەگرتەوە بابە ئەو برادرگەنمی باش سەیریکە آخر خاڵە بەکردۆش لە خۆتەوە چووی هەولێر چوار و وایفای و تێکەڵ کردووە ئەو نا ئەو لۆ سایلۆی ڕسمی بوو لۆ سایلۆی لاس داس ئەدێ برادر دەرێ گەنمی هەولێر چار باش ئەدلو لێم وەرناگری ئەمن چلو هەفتەن گەنمی هەولێر چارم برد لە بازاری فرۆشتن بە 430,000 ئەدی باشە مادەم گەنمی هەولێر چار باشە لۆ لێ وەرناگری بکاتە گەنم بەس پرسیارەکەی لۆجیکیە پرسیارەکەی تەواوە من فەرمایشتەکانت بەڵێ دوای ئەو جەنابەت بەڵێ کاک پشتیوان پرسیارەکەی تەواوە ئێمە کاک ڕەنج نەمان شاردووەتەوە ئێمە ئەزانین کە ئینتاجمان زۆر لەوە زیاترە لەوەی کە لێمان وەرەگیرێ من ژەڵم بەداخەوە کە حکوومەتی هەرێم تا ئێستا بۆ خۆی نەیتوانیەوە وەکو حکوومەتی عراقی ناوانوان ئەڵێن کە باش و ڕێکوپێکە بۆ لێمان وەرناگرن منیش ئەو پرسیارە لە جەنابەت دەکەم کە خراپە بۆ کوواڵەتی بەرز ناکەنەوە ئەمە تاکی ئەم بەهانە بێنی ئیتر ئێمە 32-33 ساڵە حکومڕانی وڵاتی خۆمانەکەین یعنی ئێمە بە ملیۆنان تەن گەنممان هەبێ هیچی بەکەڵک نێ ئیلا بێ بچین گەنم لە ئێران و تورکیا و نازانم جۆرمان بەکەڵک نایە نەمان تۆ لە کواڵتیاوتم مزبەتێک ئێسش ئێڵێمەوە بەس چاکیکەن قوربانێ خەر من ویستم وەڵام بەمە بڵم بۆ چاک ناکرێ من عەرزم کردن وتم مەسەلەی دەستنیشانکردنی سەنف لە دەسڵاتی لیژنەی باڵای تەسجیل و تۆماری عێراقیە ئەم لیژنەیە ئەمە زۆر گرنگە خەڵک بیزانێت جەنابیشت و با هەموو جوتیارەکان و خەڵکی لانێ زۆر مامۆستای جامعەش کاک دوکر ئاگان لە میکانزمی جەناب لانێ بە حکمی اختصاص بەڵام خەڵکانی کەش بی ئاگان لەمە بن هەموو تەسجیلکردنێکی سەنف دەسڵاتەکەی لە عێراقە عێراق ئەبێ ڕێگەت پێدا چ سنفێک تەسجیلەکرێیان ئەمە زۆر پێ بکاتوانن عێراقیش بگۆڕنە گەربتانەوە قوربانی سومانە پێ بکاتوان بچن میدیای عێراقی هەمووی تێبگەێنن جوتیاری هەموو باشوور و ناوەڕاست تێبگەێنن ئەبێ گوێم لێ بگرم جار ئەمانە پێڵم ویستمانە عێراقیش بۆڕین ئیسە بەس پێدەڵم بەس دوسێ دەقە مەجالم بە عێراق بەرنامەکەی وایە تەرکیزی لەسەر ئینتاجە ئەسەش ئێڵێمەوە چاوی لەسەر بەرهەمە زۆر لە کوالیتی ناکات تەرکیزە کوالیتی ناکات ئێمە بۆ ئەم فەراغ پڕکەینەوە بە سەرپەرشتی جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو خاتوی بێگەر تاڵەبانی ساڵی پار لیژنەیەکی باڵامان دروست کرد کە بەندەتیا ئەندام بوو لیژنەی باڵای تەسجیل و اعتیمادی ئەسلاف بۆی ئێمە خۆمانێتر دەست بەرین بۆ کەم و کورتیانە ئێمانە یەکێک لە وشتانە کەویستمان و ئەو لەوێتی کارەکارمان بوو بڵاوکردنەوەی ئەو تەرزانە بێت کە کوالیتی ئاردیان باشە بەڵام چی بکەن عێراق ئەڵە تۆ ئیقلیمێکی هەرێمێکی بۆت نییە ئەو لیژنێ تەفقیکەی 32 ساڵە خۆمان بەڕێوە بین تاسە بانکی بنەتۆمان نییە ڕاستەنیمان بانکی جیناتی ئەومان نییە تۆمان ئەمە شتێکیەوە نەقورسە ئەمە ناڵێم شتێکی قورسە بەڵام زۆر بڵم فراقێکی زۆر گەورەش نییە ئێمە لاانە بڵم زۆر شتی گرنگە چۆن فراغێک ناڵم زۆر گرنگ نیە ناڵم زۆر گرنگ نیە بەڵام ئێمە جارە با بڕین کۆمەڵێشتی زۆر وردەمانێ بۆ نمونە وابکە لە خەڵک بکەین ڕووکاتە تەرزە خۆماڵەکان وا بکەین لە حکوومەتی عێراقی باشە پرسیارێکی تر ئێوە مەسەڵەن کە ئەڵێم ئێوە یعنی حکوومەتی هەرێم وعدیە کە لەمە بەدوا بۆ نمونە ساوەر و قەرەخەرمان و معکەرۆنی و هەمووی بە بەرهەمی خۆمان بێت هەمووی بە گەنمی جوتیارانی کورد بێ کوا خۆی بەداخە گەمەش هەمووی گەنمی تورکیا چەند بنەتۆوی گەنمی زبرمانەیە لە سەدا چەند یەمەی بەرەمێنین چەندتان دابەش کرد بە پێی پێداویستەکانی بازار بە دراسەکراوی بڵێن با ئەوەندەی گەنمی زبر بێ ئەوەندەی بۆ ئارد بێ کاگەڕنج ئێمە گەنمی ساوەرمان ئەسناوێ و ئامادەشمان کرد بەڵام جوتیارەکان نایان لێمانی وەرگن منیش لەوێ لەگەڵ یانام لەبەری بازاریانێ من لەوێ ئەخرزانی بۆ بازاڕیان نییە تۆ معکەرۆنی و لە دەرێ بۆ بێت و وانە بەتڕێلە بۆ بێت و تۆ ساوەرێ بۆ بێت و تۆ قەرەخەرمانێ بۆ بێت و توخوا عیب نییە کورد قەرەخەرمان لە هەر گەنمەکەیە خوا غەزەبی لێگرێ خۆی بێ بە قەرەخەرمان بیسووتێنە خۆی بێ بە قەرەخەرمان ئێمە ئەومان لە دەرێ بۆ بێت بەنەی خۆی گەور و بێبان دەستخۆشی دەکەم لەو بەرنامەی بەڕاستی ئەگەر چاریشت و خەمخۆر هەبایە ئێستا عالی دوچەنەوانە دەبوو پاش هەمان بەرنامەمان لە وابزانم کەس نەزان بوو لەگەر جەنابەت
زۆر دیفاع لە جوتیارەکان کردومە زۆر هاوارک بەرز بەداخەوە کەس جێ لێ نەگرتین ئێستا هەمان شتە دووبارە دەبتەوە ئێمە وەکو کاک بەکەری گوتی کێشەی بنەتۆمانە ڕاستە بنەتۆ دابین کرێ باش و بنەتۆیەکی باش و لەسەر هەوای کوردستان بگونجێ بەڵام بەداخەوە ئێمە دەتوانین بۆ خۆمە بەس لێمەوە ناگرن ئێستا ئەمە کێشەی گەورەمان وەرنەگرتنی بنەتەوە گەرمی جوتیارانە پار 700,000 تەن وەرگیرە دەستخۆشی ئەو بەرادرانە هەموو وەزاری دەکەن هەولیاندا وەرگیرێ بەس ئەو سال بوویتە 400,000 تەن ئایا جوتیار مستەفید دەبی نەخێر ئێستا لەو برادران تازە باسی کرد گوتی ئەمن ئێستاکە چەند تەنە گەنوازە 56 مایتەوە لەبەر ئەوەی تەکلیفەکەی هەر تەنک 400,000 بوو ئێستا ئەوەندەی ناکاتەوە خاڵی جوتیار باشە بۆچی بنەتۆی زبر وەرناگرن پێمان نادرێت ئێستاکە هەولێر 4 و هەولێر 2 تەوز دەکرێت لە هەموو منتیقان ناگونجی قابل لە حکوومەت بڵێ بیکەن و دراسی نەکردبێ ئێوە لە خۆتانەوە گەنمی زبردا بەشەکەن ئێمە دامەشمان نەکرۆ بەس ئامادەمان کردەوە بەڵام هیچ وەری ناگرن لێمان دڵنیاییتان داوە پێی ئێستا ئەو بۆ نمونە جەنابیان ئەرزێکی زۆریان هەیە لە هەولێر ئێستا بۆ نمونە دڵنیایی ئەی تێکە ئەگەر گەنمی بنەتۆی زبر بکەن سەرکەوتووە بێ لە 100 و قازانجی زیاتر لێکا لە گەنمی ئارد قازانج ئەکا بەڵام دڵنیایی نایەمێ من ناتوانم ێستا دڵنیایی بەمەکە ئەمە گەرمەکەی لێ بەرهەمەکەی لێ وەرەگرینەوە بەڵام دڵنیایی ئەمەکە گەرمی ساوەر بکە ئیسفادەشی لێکا و نەجاحەت شێنێت خوا باشتی کرد ئەمە زۆر گرنگە بەس ئێمە یەک کێشەمانەیە جوتیارە بەڕێزەکان هەموو چاومان لەسەر ئەو 825,000 دینارێک کە لە سایلۆ پێمانەیرێت کە زۆر جار ئەگەر لێکشی بیتەوە زۆر کەمتری بۆ مێنتەوە ئێمە هیچ جوتیارێک ناچێ گەرمی ساوەر بکە هیچ جوتیارێک ناچێت نۆک بکە هیچ جوتیارێک ناچێت نیسک بکات هیچ جوتیار ناچێت کەمە هیچی پێویستی بە ئاو نییە بەس تەنها چاومان لەوێ گەنم بکەین لەبەرەوەی زۆر سەریع لە سایلۆکانیشە ئەوەیە کە خۆتان گلیتان لەسەریە و وازیش لەم ریتمە ئەم فەرمایشتەکەت ڕێزیەگرم بەڵام ئەم لۆجیکەی جەنابەت هەڵەیە ئەزانی بۆچی هەڵە شتێکی پێڵن پلان پێڵن دابشکردنی جوگرافیای بەرهەم باشە جوتیار بەدەست خۆی نییە ئەگەر تۆ بۆ نمونە ڕێنمایی بکەیت تەوجیهی بکەیت قەناعەتی پێ بکەیت ئەگەر تۆ تەسنیفت کردبێ زۆنەکانی کوردستان ئەمە بۆچی ئەوە بۆچی بەشێکی بۆ پێداویستی ناوخۆ بەشێکی بۆ ناردنە دەرەوە بەشێکی بۆ وەرگرتنی بەغا بەشێکی بۆ پێداویستی ناوخۆ بەشێکی لە چوارچەوەی یاسای پاراستنی بەرهەمی ناوخۆدا حیمایی بەرهەمەکەی ئەم بکەی ئەو ئاردەیکە بۆ ئەو بنەتەوەی کە بۆ معکەرۆنی کردوێتی ئەوەی کە بۆ پاستا کردوێتی طبعا ئەیکەن بەڵام بە هەڕەمەکی تۆپەکە فڕێمەسمان ڕەمەکینی بۆ من کە ئێڵێم ئێسیش لەم نەخێر زۆر منطقیتیایە من قسەکەم لەسەر ئەوەیە بە هەمومان چاومان لەسەرەوە نەبێ زەیوەکانمان هەموو دابچین بە گەنم کە گەنمی ناوچن بچێتەوە بە سایلۆکان با چاومان لەسەر گەرمی ساوەریش بکەین لە بازارە بفرۆشێتەوە و قەناعەتمان بەو ڕبحا هەبێ کە ئەگەر شتێک بڵێم چی بکەین هەر لەگەڵ ڕێزما بۆ کاریگەری دوعا هەر دەست بکەینە ئاسمان بڵین ئەوە کردمان خۆیان بەڵکو بفرۆشێ بۆ شێوەیە ئەی نابێت پلان هەبێ هەر پرسیارەکەی خۆی دەبی خۆی جواب داتەوە ئەو دەرێ پلانی لە وەزارەت من نەموتە پلانیە وتم ناتوانم گەرنتی بکەم کە من گەرمی ساوەرەکەت لێ ئەکڕمەوە من ناتوانم ناڵە پلانیە چۆن باشە توانی گەرانتی بکەیت کە گەرمی ساوەرەکەی ساوەرمان لە دەرێ بۆ نەیە تەفعیلی کارگەکان بکەین کارگە دا بمەزرێنین بڵێ کە ئەم بەرهەمە لە جوتیارەکان وەرگێتەوە ڕێگری لە ساوەری هاوردەکەین بەڵێ من گەرنتێکم کە ساوەری هەموو هەرێمی کوردستان دابینەکەین ناژەڵی بێت لە دەرێ ناژەڵم بێت لە دەرەوە آخر بەس وعدێکی تریشتان ناوتان ئیتر لەمە بەدووە ئەوە کۆمپانیامان دروست کرد و بنەتۆی خۆمان هەمووی وەرەگرین و بەرهەمی خۆمان و ئاردی خۆمان بەشی اکتیفای ذاتی و جێبەجێشتان نەکرد ئێسەگەواتانەیە تورکی و ئێرانیە بینێ لە بەردەم سایلۆکانتان کاگڕنج ئێستا بنەتۆمان جێبەجێ کردەوە هەنگاومان بنەتۆ شتێک نییە لە کونفەیەکوونێک کاتۆ بتوانانی تۆ بنەتۆ ئاردیش لە ئاریشا ئیش کراوە ئێستا ئەتوانم بڵێم لە 1970 بازارەکانی هەم هەرێمی کوردستان هەم خوار و ناوەڕاست بەرهەمی ئاردی دوو کۆمپانیا ئاردی ناوخۆیی کوالتی بەرزن باشە من زۆر پێم خۆشە کاتی خۆشی پێم خۆش بوو بە ئاراستی کەرتی تایبەت بڕوا بەڵام بە یاسا و ڕێسا کە جوتیاری کورتیا دەوڵەمەند ببێ نەک احتیکاری بێت تێگەی بەڵام حەزەکەم زانی ماوەی پێشوو دیارترین ئارتفرۆشەکانی دهۆک تەلەفۆنیان بۆ من کرد کە من زۆر خەجاڵەتی ئێوەم زۆر جار هەست بە شەرمەکەم بەرامبەرتان نازانم شتێک ڕوویدا بەرنامەکەم بۆ نەکردن ئێوە واشتان زانی بۆ من لە بەرژەوەندی ئەم کۆمپانیا و ئەو کۆمپانیا بەرنامەکەم نەکرد ئەو خوایی کە ئێستا ئاگای لە قسەکانمە من پڕبەدڵ حەزمە کرد بەرنامەکەتان بۆ بکەم بەڵام ڕێک نەکەوت
بەڵام قسەکەی کە بە منتانوت ئێستاوا لە بەردەم ڕووناکیا بە ئاشکرای لەم ئەویش ئەوە بوو کەوتیان بەڕاستی ئێستا نەک هێن هەر ئاردێت هەر ئاردێت ئەو کۆمپانیانە هەندێکیان هەر ئارد بە حازریێنن لە رووسیا و لە چۆ لە چۆوە واتە هەر احتیکار بوو و حەزەکەم زانی پیاوی ناڕاستی و پیاوی درۆژ نەبوون یعنی ئەبێ حیمایە یعنی بەس هەر ئارد ئەنی ئەو کۆمپانیا ئەو ئاردێنن و ئاردی خۆمان هەندێک خەڵکی نا ئەو کۆمپانیانە خەڵکی دهۆک و زاخۆ شکاتیان لیان هەبوو منیش نەچۆم بەدەم داواکاریەکانەوە لە ترسیشان نەبوو نازام شتێکاتە پێشە نهاتم بەرنامە بۆ نەکردن بەڵام هەر ئارد هاورداکە نەک گەنمیش تێگی حەزەکەم بە فەرمی شتێکمان بۆ ناتەوە هیچ کەسیش سکاڵایی نەکرد ڕۆژە لە ڕۆژان بیڵێنەوە دەکەم ڕۆبەڕووی خۆیان ئیجرعاتەکەین ئێمە تێگی ئەو ئەڵێ ئیجرعاتەکەین ئەوانەی من بەبەڵگەواران ناناسم بەڵگەوە کەس لە ئێوە ناناسم ئێستا بە بەڵگەوە بۆمان بێنن ئێمە وەکو وەزارتی کشت و کاڵ و سەرچاوەکانیان کردبوو قسە شتێکە و بەڵگە شتێکە وانە بە بەڵگەوە بێنن ئێمە ئیجرعا لەگەڵ دوو کۆمپانیا هەر کۆمپانیا تاگرەت بەڕێز دکتۆر دەڵێ گەرگەرمی ساواری وەردەگرن ئەمە ئێستا ئامادەین هەموو برادانانە هەر یەکێ 100 تەن تەسمیل دەکەن گەرمی ساواک لێوان بەس وەرناگیرێ وەرناجی ئەمە ئامادەینە بخۆم تۆیەکەی بگۆڕم لە ساولۆی بکەمە گەرمی ساوار بەسێمان وەرناجی بەمەرج نانا بیکەی بە مەرج بڵێ بەلێنمان پێ بێ ئەوەندە وەرئەگرین بزانە ئەیکەنیان نایکەن وەڵا هەموو کوردەکە بە ساوەڕ خۆر لە بری مش هەروام وتووە وتومە ئێمە ئەگەر کارگەکانی دروستکردنی مەعکەرۆنی ساوەردا بمەزرێنین لیان وەرئەگیرێ باشە بۆ ناچی متابعە بکەی لە ئیجازەکانە ئەبێ مولزەمە کردوون بە کارگەی پاستا معکەرۆنی ساوەڕ قەرە خەرمان وانە بەڵێت کردووە باکرا بڕۆ بڵێ کاکە تۆ من ئیجازەم یاوە پێ و بۆچی گەنمی ساوەڕ وەرناگریت لێرە دانراوە بەڵام لەناو با بڵین مەسسەی کۆمپانیای خۆشناو دایناوە کۆمپانیای قەیوانش کە سنووی پارێزگای سلێمانیە لە بنیاتنانی ئەو پرۆژایە و بۆ ساڵی داهاتوو ئەبینن کە گەرمی ساوەڕ وەرەگیرەیانە باشە من ئەوەم زۆر پێخۆشەکە قەیوان و خۆشناو کردویانە بەڵام ئەو ئەڵەیە گەرنتیەکمان بەرێ بە هەمومان بیکەن بە گەنمی ساوەڕ ئێستا من لەم دەخیان ناتوانم گەرنتی بم بەڵام لە پلانی وەزارەدا باسی یەکەین کەکەی ئەو دوو کۆمپانیایە هەموو چکن خۆمەسەلی ساوەڕ مجموعەیەک معاملی وردە ئەبێ و معاملانە دامرێ هەموو وحدەکانی متەکامل بێ چۆن ئامادە بوو گەنمی ئاردەکە وەرگە بیکا بات کەی ئامادە بوو ئەو دوو شوێنە ئەو دوو مەحمەلە گەنمی ساوەڕ بکەن بە ساوەڕ و معکەرۆنیە من گەرنتی تێمە من گەرنتی دێم بەرهەمەکەی لێ وەرەگرینەوە خاڵە پشتیان من ئەزانم تۆ چەند پیاوێکی دڵسۆزی بەڵام کەواتە نابێ گلەی لە جوتیاران گلەیان لە خۆشتان گلەیان لێ ناکەم قەت من لەبەرەی جوتیارم من هەروەکو گوتم ئێستا ئەمە هەموو برادرانە بەلێن دەدەین ئەگەر لێمە گەرمی ساواری باشترین گەنم تەسمیلکەین بەس بە مەرجێک نەگوان بچین لێمە وەرەگرن دوایش سەتا دەی دەکوژن لەو سایلوێکە بڵێن ئەهلێکە کە جوتیاران بردیتیان لە سەدایەتە تەرک دەکەن و پارەشیان تاخیر دەکەن ئەو عادی پێیان کە تەسمیل دەکەن وانە بەداخەوە کۆمە نانشتێنین بڵێن شەچ باشیان کرد دەستخۆشیان دەکەین بەس وەکو کە ئەوەی تەسمیل دەکەین ڕوتۆ بۆ نازام خسوومەوە دەشێن یعنی سەتا دەی لە جوتیارەکەی دەشتێن بەڕاستی ئەوە زۆرە ئەم سەد تەن بەم دەتەن لێ بشتێن دەکە پارەش زۆر دەکە 5 میلیۆن ئەی پاستا گەنمی چیەوێت هەرگەنمی ساوەرە زانی سە کوردەمووی بۆ بە پاستا خۆرخۆ ئەوەش لە دەرێ دێستا بەشێکی زۆری بەڵێ لە سەدا چەنی بەشێکی زۆری لێت زۆرینەی زۆری بەڵێ بەس کاک ڕەنزلۆ ئەوە گەرمەشایمە وەکو کاک بەکرد ئێستا فەلا 150 گەرمەشامی کردیە باشترین گەرمەشای بەرهەم دێنین ئێستا چلو بە 150 ینی بەڕاستی فەلا زەرمەدەلەوەی باشترین گەرمەشامی هەیە لە هەموو دەستان بکە ئاردی سفر باشترین ئار دەرەسی لۆ لە تورکیای استرا دەکەن لۆ لەمە وەرناگرن ئەو گەرمەشامی وەڵام پرسیارەکان هەمووی پرسیاری حەقن فەرموو دەستخۆشیە بەرنامە لێ دەکەم کاگڕانس بەڕاستی ئەمە وەکو جوتیارانی نایە شەمامەیەک گلەی زۆرمانەیە لە وەزیری زراعە ڕێنمایەکی دەرکردیە هەر کەسێک ئیجازەی بیری نەبی ئەو بەروبەرمە لێوەردەگری بە دێمی لێوەرگیرێ بە ئاوی لێ وەرنەگیرێ ئەمن کە دەغری خۆم ئاوەدەم ئاچیشی بە منە ئەمن بە بیرەکەم ئیجازەی هەیە یان نیەمیم ئەوەیە ئەمن ئاوی دەدەم ئەمن کاک ڕەمەزان لێرکوانەیە لە جوتیارانە قسەم لەگە کردێ گوتیکا کە ئەو ڕێنمایە لە سەرویمە دەرکرایە بە ئەگەر وەزیری زراعە دەری نەکردبی دەبی چێ دەری کردبیە و بڕیارە ئاخر بەس با قسێک بۆ زیری کشت و کاڵ بکەین خۆی لێرە نییە سەیریکە
وەزیری کشتتوکاڵ بە شێوەیەکی ڕێکوپێک لە چوارچێوەی هەم مراعاتکردنی ئاوی ژێر زەوی کوردستان هەم دروستکردنی جۆرە لە عەدالەتیش بۆ خاوەن زەویەکان ڕێنمایەکیان دەرکرد بۆ لێدانی بیر وەنەبوو؟ بەڵام جوتیاران لە نێوان خۆتانە زەلام هەیە 1 دۆنمی هەیە ئێوێ بیرە لێبە 800 دۆنمی هەیە ئێوێ شەراکەتی نەکە ئەوەش ناکرێت مەبەست ئەوە نیە ئێستا ڕووی نەیە خاڵۆ کاگرانت ئێستا ئەمەن 45 دۆنم زەوی مەیە ئاویشمەیە ئاویش دەدەم ڕەشەشمەیە ئەمن دەچم ناوم دەنووسن بە دێمی دەنووسن کە ئەمن ئاومەیە کاکە دەرێمە گۆ مختارتان هەیە لە گوندەکان بابێت تەمەشاکبینینی گەنمەکەت حکم دەدەن؟ پێشبینینی گەنمە بەزەوە چۆنە بێ آخر ئەمن کە ئاومدا من ڕەشەم هەبوو کە ئاومدا من ڕەشەم هەبوو پێویستەکە ئێمە لە وەزارەتی کشتتوکاڵ کاگەڕەنج بزان یەکێتی جوتیاران چیە لە داوەڵام باتە فەرمو کاگنەزەوە مۆڵەتی نیە ئەوە مۆڵەتی نیە بەڵام بەداخەوە یعنی ئەوە لە ڕێگەی پایلیەوە لێدایە نەک لە ڕێگەی بیری توازی وەزارەتی کشتتوکاڵ کەم تەرخەمە من لێرەوە دەرێم ڕێگە بە هەموو تەواوی جوتیاران ناداتن لە ڕێگەی بیری توازیەوە بیرەکانی خۆیان لێ بدەن بەڕاستی یان باریان قورس دەکاتن جوتیار هەیە لەوانەیە ئەرچی بیرێکی نێزیکەی $300 بیتن کاکە ئەخرەوە ئەوە زۆرە لە باشە بەس ئێستا لە دەشتی هەولێر هەزاران بیر لێ بیرە ئەی تۆ ماڵت لە هەولێرە مناڵەکانی ئاوی خواردنەوەیان ناوێ نابینی مەسەڵەن بۆ نمونە چه ئەزمەیەکی ئاو چارەی ئەوەش هەیە کاگڕەز تۆ باسی دەشتی هەولێرت کرد دەیان کەندمان هەیە با حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ بەنداوی بچووک دروست کاتن لە هەر شوێنێک ئەگەر بەنداوی بچووک دروست بوو ئەو ئاوە بێگومان ئەوە دەناسە ژێر خاکەوە حتى ئاوەکە شیرینیش دەرەچیت دەست خۆش فەرموو نزیکی خەرەوە دەستخۆشی لێ دەکەم زۆر خۆشحاڵم بۆ خڕبوونەوەی بەز حکومەت ئەگە یارمەتی فەلاحی نەدا وەچی هەموو شتێک مەسەلە ئێستا کیلۆی تەماتەی سندوقی بە 1000 بود 15-16 کیلۆ لۆ ئێران و تورکیا و دەورەتان ساردخانەیان هەیە ئەو ڕستخەی کە کاتی هەرزانە دەیاوێنە ساردخانە یعنی تۆ باسی گەنم ناکەی باسی بەرەمەکانی تر دەچی باگەنمیش بەس ئەوە بالو بەعسکەم ئەو دەورەتانە ساردخانەیان هەیە کاتی ڕسق زۆرە بەرهەمەکەمان زۆرە ئیمە بەلاش دەڕوە بەلاش بەبێ پارە ئەلان دەچین لە دەورەتان دەینین هەم پارەکەمان دەڕوە لە ناوە خۆمان نامینێ هەم فەلاعەکەش زەرەرمەند بوو ئەوە یەک وەکو چاندن یەکی چیەوە چوار وەکو چاندت هەتا ئەلعان فعسی توربەینە ینی فعسی قۆرێ پێش بیچینی دایچینی ئەو برادرانم چینە خیندەوار و شادایان باشبی دەبێ ئەو خۆرەی فعسکەی و کابرا سکەریتی هەلەو گۆڕەی نابێ خینەکەی فعسەکەن دەرێن مەسەلە 200-300 هەر خۆرەك نەوعەگەنمەچی دەوێ لۆ چاندت هەر خۆرەك نەوعەگەنمەچی دەوێ مەسەلەن دۆک فەرقی هەیە سولێمانی فەرقی هەیە دەشتی شەمامک فعسی توربەی نییە یەک فعز لە عەنکاوایی دایان نابوو ئەویش بکە ئەوە فعسی دەوێ بینە سەگەنم ڕژێن بە سەدام حوسێن بینی عەنکاوە و هەولێرێ بە شۆفەری قۆری کرد بوو سایلۆیەکان پڕ ببوو ڕاست لایلۆنی دانا و گەنمی تێ کرد و خۆری لەسە کرد هەتا فەلاحەکە زەرەر دەکە ئیتر خۆشیتان زیاترم هەیە بەس تەواو ئیتر خۆشیتان برات براک نامق یوسف عزیز لە شەمامک ئەو قسانە لە ڕووی زانستیەوە چۆن شرۆڤەیەکەی ئەڵێ هەر خۆرەك تاقیکردنەوەیکی دەوێت هەر ئەرزێک هەر زەویەک یعنی پشکنینی نەک خۆڵەکە ینی تەیدن بۆ قسەی ئەو بەڕێزە نەک خۆڵەکە ئەبێ ئاو هەواکەشی ڕێژەی بارانبارین ڕادەی شێ ئەمانە هەمووی دراسە بکرێ بە جوێری ئەوە بڕیار بدرێ چ جۆرە بنەتۆوێک یا چ جۆرە بەروبوومێک بۆ ئەو شوێنە گونجاوە طبعا ئەمەش پێویستی بە دراسەکردن هەیە چونکە با شتەکان هەمووی فۆکەسەکە لەسەر کار پشتیوان نەبێ وەزارەت طبعا کۆمەڵێک ینی کێشە هەیە هەندێکیان تایبەتە بە وەزارەت بە دڵسۆزی خۆیان نەزان خاتوگەرد بە نوێنەر و دڵسۆز و مرشیدی خۆیان نەزانن لە بواری کشتتوکاڵدا بۆیە داواکاریەکانیان ئاراستەی ئەوان هەندێک کێشە هەیە لیان نییە دە جاریش لەم بەرنامەی منە بۆ زۆر بڕیاریتری بێگەردخان ئەوەنیان دەستخۆشی لێکراوان زانیوە من لەگەڵ بێگەردخان
قرارمان ناوە بەرنامە بکەین بۆ وەسفی وەزارەت طبعا جارێکیان جارە ڕخنە و لێگرن منیش مەبەستەکەم چییە؟ کێشەکان ئەمەنە زۆرن چونکە کێشەی بەرهەمهێنان هەیە، کێشەی ساکردنەوەیە، کێشەی بە بازاڕیکردن هەیە، کێشەی سایلۆ هەیە و ئەمانە تەبەن هەمووی لەوانەیە بەتەنیا بە وەزارەت نەتوانێت پێی نەوێرێ لەو ئیمکانیەتە زۆر بەرنامەت بینی بەڵێ زۆر وەزعی بنەوە ئەگەر ئەم شتانە هەر بەردەوام بێشتی تریشی دێتە سەر یعنی ئەبینی چەند ساڵێکی تر کێشەی کواڵەتی دێتە سەر ینی تا ئێستا سایلۆکان لەسەر ئەساسی کواڵەتی گەنم وەرناگرن هەر لەسەر ئەساسی پاکی و نیسبەتی شەوائی بوو حەجمیتۆوەکە و ئەمانەیە بەڵام ئەبینی لە داهاتوە ئەوەش دێتە سەری ینی ئەمەش کێشەیەکی تر ئەگەر چارەسەر نەکرێ زۆر گەورەترە بێ فەرموخاڵە بەخێر بێ سپاسان دەکەم سپاس بۆ تەلەڤیزیۆنی ڕوودا و بۆ ئەو دەرفەتە بە جوتیارانیدا بۆی ئەمە قسەکانی خۆمان بکەین بەداخەوە ئێمە تەنسیقێک نابینین لە بینی وەزارەتی کەسوکاڵ و جوتیاران وەزارەتی کەسوکاڵان هیچ ئاگای لەمە نییە وەکو ئەو لەنەراتیتان نییە یەکێتی جوتیاران هیچمان کاکیژان ئەگەر هەیە لۆ دەسەڵاتی خۆی بەکار ناینی فەرمو ئێستا ئەمە گەنممان هەیە گەنمەکانی خۆمان مایتەوە لە ئەمبارەکانمان لە ئاقارەکە مایتەوە بەلایلۆن داپۆشرایە فەرمو دەبین گەنمی هاوردە لە دەرەوە دێت تورکیا و لە ئێران دێ گەنمەکانی خۆمان سەرف نابی ئێستا من دوونێ ئێوارێ ئەڵێ ئەوەی ئێمە کواڵەتی نییە یعنی بەهای خۆراکیەکەی خراپە بە کەڵکی ئاردی سفر نایە باشە بۆ کاکە ڕەنج مەرز نییە گەنمەکانی مە بەس لە بۆ هەموو گەنمەکانمان لە بۆ ئارت بەکەلێک برێیان لە بۆ ساواریان لە بۆ ماکەڕونیان لە بۆ ئەوان قەلە خەرمان تا ئاخیری بەڵام خۆ کاکە ئەمە گەنمی علەفیمان هەیە کاکە خۆ دەکرێت لە ئەو گەنمانێک کە خراپن باش نینە کوالتیان خراپە زۆرترین علەفیش لە دەرێ بۆ ئالیشی ئەیوان کاکە بۆ ئالیش ئەیوان بۆ علەف لێمان وەربژیرێ ئەمە هیچ گەنممان لێ وەرناگیرێ نەگەنمی ئارد و نەگەنمی ساوار و نەگەنمی علەفی هەر هیچمان لێ وەرناگرن من ئێوارێ لە خۆم ینی لە خۆمەوە نەبی برێ کەس ئۆم لۆ بکە ئەمن حسابەکەم کرد تەمەشام کردیە ئەو مەسرەفی ئەمە کردیتمان تەنی گەنم لەسەر فەلاعی لەسەر 350 نان ڕادەوەستی بە پارەی کیمیا و بە پارەی گاز و بە مەسرف و حەقی تەنەکتەر و ئەوی هەتا ئاخری لە بازار چەند دەکا لە بازار بڕواکو ئێستا ئەو گەنمەی ئێستا من گەنمی خۆم 400 نان ڕاوەستایە لەسەر خۆم دەیمم بازار لەوانەیە ئەو پارەیە نەکا لەوانەیە ئەو پارەیە نەکاتن 400 ناکەنمەکەتە سەرمارێک مایتەوە کاکە کە لە بۆ ئارد دەست نادا لە بۆ ساوات دەست نادا کاکە دەوەرە ئەتوو لە بۆ عەلاف لە بۆ ئالی خراپترین گەنم 500 کات بەێ یعنی مەترسە ئیشەڵا زەرەر ناکا بەس قازانجەکەی من یەک تێبینیمێت کاگڕنج گەنم ببوورە ئەوەی ئەو 500 ئێستاە کاتی حاصلات نایکا بەڵێ مانجی 6 مانجی 7 تەنی گەنمی بە 400,000 فرۆشرایە بە 450,000 فرۆشرایە بەڵام ئێستا ئەو جوتیارە ئەو کاتە زەرەکەن ئەو جوتیارە هەمووی تەسلیم کرد ئێستا فرۆشتی کاگڕنج من یەک حاڵت نەبێت جوتیارێک تخوا بە ئەمە بڵێم بۆ هەمویان هەمووشان باشە وەزانن مەگە جوتیارێک زەویەکەی بە ئیجارێکی زۆر چکم ئیجاری زەوی زۆر گران بووە ئەوە ژەر جوتیار خۆیەتی واگرانی کرد مەگەر ئیجاری زەویەکەی زۆر گران بێگنە هەر جوتیارێک زەوی خۆی بێت من دڵنیایەکەمەوە گەنم با بە 500,000 ناری زەرەر ناکات ئەزانی ئیجاری زەویش بۆچی دروست بووە لەبەرەوەی خەڵکێکی زۆرێ جوتیاری ڕاستەقینە نییە بەڵێ خۆی نایچێنێ دەکە ئەڵەم یاسایەکی ئیسلاح زەراعی ترمان پێویستە ئەوەیە خۆی نایچێنێ ڕوتبەی هەیە عسکەری یا وەزیفی یا مدیر عامە زەویەکی زۆری هەیە ئەسڵەن نەخۆی نەبرای نەخاڵۆزای نەپورزای ناچێ بەلای زەویەکەیە یاتەوە بەکرێ بە جوتیاری ئەسڵی لەبەرەوەی ئێمەش حیزبەکانمان هەر خەریکی مجاملەی غەڵەتیش بکەی مجامەلاکەی لەبەر دەنگ و دەنگان و نازانم چی و خاتری خاتران ئەوە وانە لەبەر ئەوەیە کە ئیجاری زەوی هەیە هەتا ئێستا لە دوای ڕاپەڕین بە جورئەتەوە دەست نەبراوە بۆ ڕیفۆرمێکی ڕاستەقینە لە وڵاتەدا ڕەنگە قورس بێم قسەی کە منێکم بەڵام بەڕاستی وە هیچ کەسێک جورئەتی نەکردووە دەست بەرێ بۆ ڕیفۆرمێکی ڕاستەقینە لە وڵاتەیە لەبەر خاتری خاتران لەبەر ئەو لەبەر ئەم لەبەر دەنگدار زەوی کێشەی زۆرە کاگەڕنج من ویستمەوە بۆ پیا بڵێم بەرهێمێنانی گەنم بەڵێ 300 ناری تێچێ بەڵام من دڵنیا دەکەمەوە هیچ جوتیارێک لە گەنمە زەرەر ناکات
والله زۆر زۆرە مامۆستا نان ئەوتم ئەگەر ئیجارێکی زۆر نەیت ئەڵێ ئەگەر ئیجار نەی هەر زەرەرەکەی بە ئیجاریش بەبێ ئیجاریش هەر زەرەرەکە هەندێک جار بەبێ ئیجار بەڵێ سەکەت ڕاستەکە سەرتەیە کاکەس باسی ئەوە تا کرد گەنمی هەرێمی کوردستان توالێتی بەرز نییە چێ دەرێت توالێتی بەرز نییە پندەچ کوردی هەیە دەرێ مەشکەی خۆمان ناژێنم ئیماری میری دەژینم بە زڕ و پۆلەیە تا ئەوەندە کۆتا لە پاشان یعنی تۆ پێت وایە کوواڵەتی بەرزە بەرێ بەرزە بەس لەولا دێن و ئەوها پندەکەی ئەوها دەرێتەوە لە پاشان ئەمە هیچ چێشەمان هەیە بەبرێ بەنە تۆ شتیواڵە بەس ئەمە کێشەی ساکردنەوەمان هەیە وەڵەوە برادرانەش کاک بەکروان هەمویان کێشەی ساکردنەوەمان هەیە لە بەروبوومی هەرێمی کوردستان بەن بسبەت پەتاتە پیاس خیار تەماتە ئەو سار زۆر فەلاعەکی زۆرمان وازی لە تەماتەی هینە لەبەرەوەی پاریس پارەی نەدەکرد ئەوسا پارە دەکە ئێوە کە نەبی لە دەرەوە دێ معلوم پارەی دەکەتەوە بەخوا حکوومەتی عێراقیش بێ بەڵێنە لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ جەنابی وەزیر چووە ئەوێ بۆ خۆتەزانی ڕۆژژمێریاندانا ئیتیفاقیان کرد بەڵام کە دێتە سەر وەرزی بەرهەمی خۆمان سنوورەکان بەڕووی خۆمان ئاداخەن فەرموو بسم الله بناوی خۆی گەورە خوا بەخێر بێ عیبینی سەلامەت بێ کاک ڕەنجەمە وەک فەلاعەکانی دەشتی هەولێر بەڕانەتی بەڕاستی مەغدودین یعنی هیچ شتێک لۆمە ناکرێ ئەمە لە فەلاعی زراعینا وەکو تەماتە و خەیار و ئەو شتانە ئەمە باز لە بنەتۆ دەکەم بۆ واستان لە تەماتەیە ناجارێ پێش وازمان نەهیناوە ئێمە ئەو فەلاعی ڕسمیە واز نانیتن کاسیبەکەی ئەوەیە ئەوانە ئایبینی هەتا ئەو سارش ئایبینە بوو چەند ساری ڕابردوو بەڕاستی بە بازاریکردنی کێشە بوو کاتە گرسخەکان گران دەبی دەستەوە سەروی 500 دینار چیلۆی لە ئێران هاوردە دەکرێت 100 دینار 150 200 دینار گومرگ دەدەن لە وێندەرێ ئاوردە دەکرێت بە قاچاق دێنن هەتا ئەو کوردستانە کەرتی تایبەت بەڕێوەی باتن عاری هەموو فەلاعەکان ئەو کێشەی مێ یعنی هیچ داهاتێک لە بۆمە پێیان نابیتن بە ئەو ئێران کاکە ئێران پارەی زەعیفە پارەی قوتی نییە ئەتوو بە چەند بەگڕیت لێوێندەرێ لێرە قازانز دەکە لە ڕۆژانی ڕابردوو چلۆی تەماتی لە بازاری و لێ 1700 دینار بووە تەماتی ئێرانی دەپارەکەی ئێرانی لێک 2700 دینار دەکات چەند لە ئێران باشەکەی ئەوە پێگای تر هەرزان هەرزانە بێەوە ئیمە عیبینی ئەو سارەکە عیبینە بۆ چەند سارە هەرزان بۆ بەڕاستی بەس ئیمە کری زۆرە خەدەم کری ئیجار عردەکان کریان زۆرە عردەکان ئێستاکە هەمووی ئەرزی کشت و کاڵی خاوەنەکەی خۆی خاوەنەکەی خۆی ناکە ئێستا ئیمە ئەو دەشتانی بەڕێوەی دەبین لەوانەیە یەک مەلاچی تقریبا 500 دۆنمە 500 دۆنم لۆ یەک شەخص دەبی لەوانەیەت بە سەدان نەفەریت کە بێ ئیشە ئەو لۆ ئەو 100 دۆنمە لەکنەی بێتا ئێستا لە ساری 58 ئەو کابرای بەڕێوەی دەبا هەتا ئێستا یعنی ئەوە چەند سار لێرە 20 تقریبا 50 سارە بەڕێوەی پشێ سار 70 سارە ئەو کابرای هەر لێ دەخوا ئەدی نابی تەوزیعکرێتەوە ئەدی حکوومەت ئیشی چیە وەزارەتی کشت و کاڵ ئیشی چییە بەخوا بە وەزارەتی کشت و کاڵ ناکرێ خۆت دەزانی ئەوە پێویستی بەوەیە ئەو خەڵکەش بڵین مافەکانیان بپارێزرێ هەروە هیچ کەسێ ئامادە نییە بە تایبەتی لە کووردا دەست لە ئەرزوئاوی خۆی بەرات بە بەلاش پێویستی من نازانم ئێستا فۆرمێکی حازری چارەسەرم پێ نییە بەس ئەزانم کێشەیەکی زۆر گەورەیە هەتا وەکو وا بڕوا نرخی ئیجار بەرزترە بێتەوە هەتا وەکو وا بڕوا دەرەبەگی مۆدێرن دروستە بێت کە نەخۆی قازانجێکی زۆری لێکات نەیەڵێ خەڵکیش قازانج بکات ئەمەوێ پوختەی قسەکانمان کۆ بکەیتەوە لە تێبینیە زانستیەکانتان خۆی لە ڕاستیە وەکو ئەو بەڕێزانە ئاماژان پێەیە کێشەکان زۆرن و هەوڵی چارەسەرکردنیش زۆرن بەڵام پێویستی بە گڕوتینی زیاتر هەیە من بە دەرەجەی ڕئیسی ئەڵم لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە ئەکرێ زیاتر زەخت بکات دەستکراوەتر بێت هەم مادیەن هەم لە ڕووی یاساییەوە بەس وەزارەتی کشت و کاڵ حەزەکەم بزانێت ئەخر لێوە دەست پێ زۆر دەستی بەستراوە بڕوام پێ بکە 6 ملیۆنە 7 ملیۆنە شتێکی منیش ویستم لەسەر ئەوە باس بکەن ئێستا یەک شتێ عێراق بڕیار دەرەکا وەزارەتی ناوخۆ جێبەجێی ناکات ڕاستە ئێستا عێراق وەزیرەکە بزەبت وایە عێراق لە ئیتیفاقیەیەکی نێودەوڵەتیایە بە ناوی International Treaty for Plant Genetic Resource for Use and Agriculture بە کوردیەکەی یعنی لە ئیتیفاقیەکی نێودەوڵەتیە بە مەبەستی بەکارهێنانی سەرچاوەی بۆ ماوەی ڕووەکی بە مەبەستی خۆراکی بە مەبەستی کشت و کاڵی
مادەم عێراق لە زمانی ئەم اتفاقیایە ئەبێ بە بەندەکانی شێوە پابند بێ بۆیە ئەمە نقطەیەکی ئیجابیە ئەکرێ بۆ نمونە ئێمەش وەکو حکوومەتی هەرێم کە بەشێکین لە عێراق بە هەرباسی مافەکان من نەکەین لای حکوومەتی عێراقیەوە ئەمەش ئیلتیزامێکی حکوومەتی هەرێمە ئەبێ پێی پابند بێ بەم اتفاقیە نێودەوڵەتیەوە کە احتیمام بدا بەلایەنی کشت و کاڵی بەلایەنی ئەو بەربوومانە کاکە ئێمە لە بیرمان نەچێ با بڵین وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یەک دیپارتمێن یەک بەشی گرنگی هەیە بە ناوی بەشی کشت و کاڵ لە حکوومەتی فیدراڵی ئەمریکا زانی ئێستا وەزارەتی باش ئێمە بۆ وەزارەتی کشت و کاڵی ئێمە ئەوەنە دەستکراوە نابێت تاکو بتوانێت هەم لە ناحیە یاساییەوە هەم لە ناحیە مادیەوە بتوانێت بەشێکی ئەم کێشانی ئەم بەڕێزانی کە هەیە بەشێکی بەوانە چارەسەر ئەبێت بۆ بەشێکیان قسەشەکەی عێراق خۆی گەنم هاورداکە ناچێت کوڵەتی گەنمی باشوور و ناوڕاستیش بەرز بکاتەوە ئەویش خۆشی پابند هەرێم نییە خۆشی پابند نەبوو وەکو حکوومەتی مرکزیش پابند نەبوو بەڵام ئێمە سلێمانی حەزەکەم بزانم ئەوە چییە یەکێکتان بۆم باس بکەن خۆی لە ڕاستیە ئەمە پرۆژەیەکە زیاد لە 10 ساڵ ئێمە کاریتیاکەین یعنی زۆر جیهت گەڕاین بەڵام خۆشبەختانە ئێستا ئەم پرۆژەیە کەوتۆتە سەر بواری جێبەجێکردن و لە سلێمانیش تەنفیزەکرێ کە فاو تەنفیزیەکە ڕێکخراوی فاوی نێودەوڵەتی پارەی ئەم پرۆژێژ لەلایەن ئیتحادی ئەوروپیەوە دابین کراوە هەر لەسەر ئەساسی ئەوەی کە چیمان بۆکا بۆ ئایندا بۆ ئایندا چیمان بۆکە هەنێک لەم کێشانی کە باسمان کرد ئەوەی بە تایبەتی باسی ئەوەم کردوتم بۆ نمونە دایری کشت و کاڵی لە سنتەری توێژینەوەکان کاری زۆر ینی ئەکەن و زۆریش هیلاگە بن بەڵام وەکوتم تەوجیهکردنیان ینی من چەند جارێ ئەم گلێم لێکردن تەوجیهکردیان کێشەیە ئیشەکانیان لە چی چڕبۆتەوە ئەو بۆ نمونە ئەو توانی کە لە دەرەوە ئەیهێنن ئەیچێنن مقارنی ئەەکەن بۆ نەخۆشی بێ بۆ ئەوە بێت بۆ گونجاندنی بۆ شوێنە جیاوازیەکان کەواتە لێک بازنایە ئێ باشە ئێمە ئەم هەموو سەرچاوە بۆ ماوەیەمان هەیە کە سەرچاوی بۆ ماوەی ئەسلین یعنی خۆی لە دنیا بەو شێوازەیە چونکە هەر لە کاتی با بڵین ماڵیکردنی کشت و کاڵەوە هەتاکو ئێستا بم قۆناغانەی کڕۆییوە با بڵین پێکاتەی بۆ ماوەی بەرتەسک بۆتەوە ڕاستەمانە بە سروشتی بڕوێ لە قەراغ جادەکانە کە عمری مەسەڵەن 15,000 ساڵە زیاتریشمان هەیە ئێمە زۆرمان هەیە بەڵام کێشەکە چیەوانە کۆ بکرێتەوە جارێکی تر بڵێ یعنی هەر سیرکردن و بڵین هەمانە ئەمە کافی نییە ئەبێ یەک کۆیکەینەوە دوو یعنی ڕێکی بخین چونکە بەهای خۆراکیەکانیان دراستان کردووە باشترە بەهای خۆراکی بە تەکید ئەوانەی کە چێویە ڕاستە وەکو با بڵین وەکو بڕی کەمە بەڵام بەهای خۆراکی زۆر زیاتر بۆیەوێتە ئاکاتە زۆرەکرێ بڕەکەی وڵای بە پێی بەرنامەکە هەتایەتی لەوانەیە بە 10 ساڵ بتوانانی شتێکی گونجاو بۆ ئەم ژینگەیە چونکە ئەتوانین گەنمێک کۆکەینەوە لە کوردستان کە مەسەڵەن 45 جیل پێش ئێستای باوا پیرانمان ڕواندواندا بەڵێ زیاتر چونکە ئێساەوە من چەند نمونەیەکم لایە کە من توێژینەوەیەکم کردووە بەو ئیمکانیەتەی شخصی خۆم لە چەند شوێنێکی کوردستان 50 جۆر گەنمی چێویم کۆ کردێتەوە هەرهی کوردستانە و دراستەشم لە ڕووی جینیەوە هی ئەم خاکە هی ئەم خاکەیە باو پیران بەڵێ هی ئەم خاکەیە ئێمە باشە بۆ ئیسیفادەی لێ نەکەین یعنی لەوانەیە بەڕێزیش ئاماژەت بەوەدا وتی هەندێک سەرچاوی ئێمە لەوێ جا لەوێش بێ قیمەتی چیە بشمانداتی قیمەتی چی ئەگەر ئێمە نتوانین ئیستیغلالی بکەین بەکاری بهێنین ئەوەی بەریتانیا هێننەوە کە 100 ساڵ پێویستمان بەوە نییە بهێنیەوە چکە خۆمان لامانە زۆرمانەیە بەڵام ئەبێ یەک با بڵین بیهێنی تەسنیفێکی بۆ بکەی بۆ نمونە ئەگەر تۆ بتێ وەکو توێژەرێک کار بکەی لەسەر ئەوە ئێبێ بزانی چ مەتیریەڵەکەت هەیە چ مادەیەکەت هەیە ئەبێ ڕێکی بخینەوە و بۆ نمونە بە بەڕێزی جەماعەتی توێژینەوەش بڵین کاکە وەرە ئەم سنفەمان هەیە یا ئەم جۆرە گەرمەمان هەیە کە چێویە ڕاستە بەرهەمینیە بەڵام وەرە ئەو سنفەی کە تۆ هەتا ئەم سیفەتە باشە ئیگوازینە بۆ ئەوە بۆ نەخۆشی باشە کواڵەتی بەرزەبێتەوە قیمەتی خۆراکی بەرزەبێتەوە ئەو جین بانکیەوە ئەو جین بانکە ئێستا پلانی دیزاینەکە تەواو بووە نێردراوە بۆ سنتەری با بڵین سەرەکی فاو لە ڕۆما لە ئیتالیا و قرارە لە سەرەتای ساڵی ئایندە دەست بکرێت بە دروستکردنی بیناکەم بەڵام خۆی ئەمە کۆتایی شتەکەنی ئەمە دەستپێکی کارەکە بێگومان دەستپێکە فەرمو قسەی کۆتایی جەنابەت کاگوتڵا کاگرنج من کێشەی با بڵێن بنە تۆ برادجارەکان بۆە بەسەرەکی بۆ دەبینم کە بازارکردن زۆر خراپە لە کوردستان یعنی پێویستە باڵێن بە هەموو حکومەت نەک بە بازاتی کوشت و کاڵ پلانی وادام بدرێت بۆ ساختنەوە بەرهەمەکانیان هەر کاتێک هەر براژ جوجار بەرهەمەکە لە بازار بە ئاسانی پێ ساغ بووە دڵنیا بن ینی بەرهەمی چاکتر و کوالتی باشتر و ڕێژەی زیاتر بەرهەم دێنن بۆیە پێویستە ینی پلان دابدرێم هەم لە وزارەتی کوشت و کاڵ کە بەڕێبەراتێشە نێ بەنای پلاندانان
هەم لە حکوومەتیش ئێمە وەزارەتێکمان هەیە بە ناوی پلاندانان دابدرێ پلان دابدرێ بۆ ئەوەی بزانین وەکو باسمان کرد لە هەر پێویستی بۆ نمونە گەنم چەند پێویستە لە کوردستان ئەوەندە بەرهەم بهێنرێت تەماتە چەند پێویستە لە کوردستان ئەوەندە بەرهەم بێت هەموو بەرهەم شتکاڵەکانی تر کە ئەوە بکرێت بڕوانی لەو باوەڕێدام کێشێکی زۆری برا جوتیارەکان هەم لە حکوومەتیش چارەسەر دەبێت. دەستخۆش فەرموو فەرمایشتی جەنابتان. زۆر سپاس وەڵام من دەمەوێت لە بابەتێک لەسەر بنەتۆنیش پێوەستە بە جوتیارانی خۆمان مەسەلەی خاک خۆتان زان لە 20 مانگ ئەحسایەک دەکرێت ئەحسا دەکرێت ئێمە لە منتقە کێشە لە سەرەکان مادەی 140 بێگومان ئێستا کە خەڵک وەکو پێویستنە سۆ دێهاتەکان ینی گوند مەسەلە گوند هەیە 150 قەتعی زراعی هەیە مەقاتعی هەیە دەماری تێدا دەژیتن بێگومان ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەتا ئێستاکە لەو بابەتە بەڕاستی بێدەنگە دەبی چارەیەک بدۆستەوە ئەو خەڵکە ئاسانکاری بکە بۆی بستەوە ئەو شوێنی خۆی جارێک ناوی خۆی لەوێ تۆمار بکاتەوە ئەگەر لەوانەیە ظروفی سیاسی خۆتان دەزان هەرێمی کوردستان کێشەی سیاسی هەیە لەگە عێراق لە ڕابردووە و لە ئێستاوەشۆ لە دائیمەن عێراق لە کەمینە عێراق لە کەمینە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەڕاستی بۆیە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگە چارەسەرێک بدۆستەوە بۆ ئەوەی ئەگەر ئەو جوتیارە لە هەولێریش دادەنیشی بەڵام ئەحسایەکەی لەسەر یعنی وا قبول بکرێت لەسەر ئەو گوندەی کە تێدا یان بستەوە ئەو گوندەی بۆ ئێمە باش 2 سال 3 ساڵی تر عەرەبی هاوردەی ئەو شوێنە بەرنامێکی تایبەتم لەسەری کردووە بەرنامەی تری شەکەم و خەمەکەت لە جێ خۆیەتی زۆر سپاس دوای ئەم بەرنامەیە چی لەگەڵ خۆتە بیتەوە بۆ دانیشتنەکانی وەزارەت لەم خەمانە لەم قسانە ئەمە هەرێ بێ بە قسە و ئەچێتە باوە یا لای لە ناو دڵ و مێشکی جەنابی کاک پشتیوانە ئەبێ بە پلان ئەبێ بە مناقەشەی تر ئەبێ بە دانیشتن لەگەڵ جەنابی وەزیر و تیمە بەڕێزەکانتان. ئێمە ئینشەڵا کاگەڕن قسەی جوتیارەکان هەمووی بەردامە و پلان و بەرچاوڕوونیە بۆ ئێمە شتێکیان لەلات بەجێ ماوە کە ئیشکی لەسەرەکەی لەم قسانەی لێرە بیستن بینیم تێبینی زۆرە نووسیت وەڵاشتە زۆرە نووسم بەڵام لەو چ فلانەکە هەنێکی باسکەین چکم نابۆ باسکردن نابۆی کە بیبیتەوە بۆی کە بیبینەوە من دوو شت بەڵێنیان پێمە ڕاستی لە بواری بنەتەوە یەکیان بەڵێنیان پێم کە بۆ ساڵ بە ساڵ و بۆ ساڵین داات و ئێمە بازنگە و حەجمی بواری بنەتەوە بەرفراوانکەین ئەوە بەڵێن بێت باشە ئەمەیەک دوو بەڵێنی ژین کە ئەو گەنمەی کە گەرمی ساوەرە بۆ ساڵانی داهات و بە هەمان میکانزمی گەنمی ئارت بەرهەمەکانیان لێورگن و بەپی ئەو حەجم و پێ ئەو تاقە و توانەی کە هەمانە و بتوانین گەنمی ساوەریش وەکو گەنمی نانەکە بازارێکێ بێخۆ ئەگەر بازارەکە لە ساسە نەبێ لە 150 بێ من ئەو دوو بەڵێنیان پێمە کە من زۆر بواری خۆ من بۆ خۆشم لێ پرسایی بەشی بەرهەمێنان و پەسەندکردنی تۆم لە پارێزگای سلێمانی لاانێ بڵم هەموو ژیانی خۆم تەرخان کرۆ بۆ خزمەتی جوتیارەکان بۆ بواری بنەوە وایە جەنابەت بەزیەکی دیاری لە وەزارەت بۆ ئەو دوو بەڵێنیان پێم دەستەکانت خۆش بەس یەک جملەیکە ڕاستیکە معفو کاگە من ئەو برادەرە قسێکی کرد ئەمێ ئەوە ڕاستکەمەوە من مطلق نەموتووە کوالیتی گەنم خراپە ئەڵێم لە عێراقا تەرکیز ناکەنە سەر کوالیتی گەنم بۆ تۆمارکردنی سنفەکان بۆیە سنفەکانمان بەگشتی تۆزە کێشەی کوالیتیمانێ پێویستمان بە گەنمی دەرەوە هەندە جار بۆ تێکەڵکردن ئەوەتە لەم بەرنامەیە هەر هیچ نەبێگەر زمانی ساوەرمان کردبێ بۆ میلەتەکەمان خراپ نییە نیە یاخوا بەخێر بێن سەر ماتن سەر چاوم جوتیارە بەڕێزەکانی کوردستان قوتابیە خۆشەویستەکانی زانکۆ مامۆستای خۆشەویست کاک دکتۆر بەخێراتن سەر چاوم یەکێتی جوتیاران سەرماتن و سەرچاوم جوتیارە خۆشەویستەکان ئینشاءڵڵا هەمیشە بەرهەمەکانتان پڕ بێ لە بەرەکەت و ئەو کێشانش کە ئەو ئاستەنگانەی کە دروست بووە لە نێوان هەرێم و بەغدا ئینشاءڵڵا بگاتەوە بڕی ساڵانی پێشوو لە وەرگرتنی بەرهەمەکانتانە خواگای لە هەموو لایەکتان بێ و سپاس کە لەگەڵمان بوون بەخێراتن سەرچاو